مناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتان داین لەم کاژمێرە و لە کاژمێری داهاتووشدا بۆ قسەکردن لەسەر دوایین پەرستەندنەکان لەبارەی ئاگربەست و ململانیەکانی ئێران و ئەمریکا و قسە لەسەرەوەش دەکەین مەسەلەی پرسی گەمارۆدانی دەریایی ئێران ئایا لێکەوتەی چی دەبێت ئایا ئەم گەمارۆدانە کە ئێستا ئەمریکا بڕیاری داوە گەمارۆ بخاتە سەر گەمارۆی دەریایی بخاتە سەر ئێران سەرگەروی هورموز لێکەوتەی دەبێت لێکەوتەکە چی دەبێت ئایا ئەمە بەرەنجامی شکستی دانوستانەکانە کاریگەری چی دەبێت لەسەر بازاڕی وزەی گیانی ئایا بەرەوە دەڕۆین ئاگربەست درێژ بکرێتەوە و توێش دەست پێ بکاتەوە یا خودت بەرەو ئەو ڕۆین کە ئەم جەنگە دەست پێ بکاتەوە ئەم پرسان لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا ئەرکانجاف شارەزای کاروباری ئێران و دکتۆر ئەمجەد محەممەد مامۆستای زانکۆ و دکتۆر بەهرۆزاب نووسەر و ئەکادمی سێ لەسەر دەکەین سوپاسیان بەدەونتان دەکەین زۆر بەخێربێت مامۆستاکان لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلۆی بچنێت سەر شکستی دانوستانەکان ئەگەر باسێکی ئەو گەمارۆی بکەین کە ئێستا ئەمریکا وەکو کارتێک بەکاری دێنێ گەمارۆی دەریایی بۆ سەر ئێران ئەمە چۆن ئەگەر بۆ ماڕوون کەیتەوە چی لە خۆ دەگرێ و ئێستاش ئاگەروی هورموز کراوەتەوە بەناوی خۆی گەورە سڵاو بۆ بەڕێستان بۆ هاوکارانی بەڕێزم بۆ بینەرانی بەڕێزیش لە ڕاستیە گەمارۆدانی دەریایی یەکێکە لەو استراتیژانەی کە ئەمریکا زۆر جار لە ململانیەکانی بەکارهێنێ ئەگەر سەرنج بینە مەسەلەن ساڵانی ڕابردوو و لە ساڵانی شەستەکان گەمارۆی خستە سەر کوبا و کە کێشەی ئەتۆمی لێ دروست بوو لەم کۆتاییە گەمارۆی دەریایی خستە سەر ڤەنزوێلا کە دواتر بە ئۆپەراسیۆنێکی سەربازی کۆتایی بە ئەو کێشەیە هێنا هەتا ئەوتری ئێستاش ئەو گەمارۆیە لەسەر کوبا هەیە بۆ ئەوەی بەردەوامە ینی ئێرانی ژێکێکە لەو وڵاتانەی کە سەرەتا ویستی بە کۆمەڵێک بڵین هێرشی سەربازی و لەناوبردننی سەرکردە و فەرماندەکانی ئەو وڵاتە تەسلیم بکە بۆ ئەوەی خواستەکانی خۆی بەسەرا بسەپێنێ هاوشێوەیەوەی کە لە ڤەنزوێلا مەسەلەن سەپاندی بەڵام لە قۆناغەکانی پێشووی جەنگەکە و دیاریکردنی ئەو استراتیژانەی کە هەمبوو تا ڕادەیەکی کەم یعنی بڵێم ئەیتوانی ئامانجەکانی بپێچێ و نەگەیشتە ئەوەی کە نەتیجەی کۆتایی لە ئەمریکا بدا بەدەستەوە بۆیە ئێسش گەڕێکی دیکەی دانوستان دەسی پێکرد و ئەوەتەین لە قۆناغی ئاگربەستی بە حساب 14 ڕۆژە 2 هەفتەیە ئێستا دوای شکستی دانوستانەکان چوینە قۆناغێکی نوێ قۆناغی گەمارۆدانی دەریاییە ئێمە زانین کەنداو گەروی ورمەز و ئیتر ئەوە ڕێڕەوێکی ئاوی گەورە و فراوانە کە بۆ ئێران وەک شادەمارێکی ئابووری وایە و هەتا ساڵی 1970 کەنداو بەگشتی لەژێر دەسەڵاتی بەریتانیەکانە بوو یعنی بەریتانیەکان تەواوی بەڵێ کەنداو بەگشتی بە گەروی ورمزەوە بەریتانیەکان تەواوەتی یعنی تەسەڕوفی کاملیان بەسەر کەنداوە هەبوو تا لە هەفتا کشانەوە لە هەفتاویەک تا ڕادەیە گێران چوو هەندێک لە گەروەکانی گرت دورگەکانی ئەو منتیقەیە گرت و لە 73 بەحرینی لێجیا بوویەوە ئەمە وەکو عقدەیەکە هەم بۆ ئێران و هەم بۆ ئەمریکاش چونکە بە کشانەوەی بەریتانیا دەسەڵاتی ئەمریکی و ئەوروپی لە ئەو کەنداو بەگشتی نەما و لەلایەکی دیکەشەوە ئێران ئەمەی بەهە لە زانی کە بە کشانەوەی بەریتانیەکان خۆی بکات بە هێز و دەسەڵاتی یەکەم لە تەواوی کەندا و گەروەکە و ئەو ناوچانە بۆیە ئەمە تا ئێستا شادەمارێکی گرنگ بۆ ئێران و ئێران توانیوێتی لە ماوەی ئەم دوو گەڕەی جەنگەیە و هەتا لە سزانێ و دەوڵەتیەکانیش بە جۆرێک لە جۆرەکان خۆی بدزێتەوە و دەوری سزاکان بدا و هەندێک پابندی کە سزاکان لەسەری بوو ئەمەی توانی بە ئاڵای وڵاتی دیکەوە یان بە ناسنامەی شوێنی دیکەوە کەشتەکانی خۆی نەوت بفرۆشێ یا بیفرۆشێ بە هەندێک لە ئەو کۆمپانیایانە ئێستا ئەمریکا یعنی تێگەشت لەوەی کە سزاکانی سزانێ و دەوڵەتیەکانی سەر ئێرانیش نەیتوانیوە وەکو خۆی ئامانجەکان بپێکێ و ئامانجەکانیشی بە جەنگ بەدینە هاتووە ئێستا ئەیەوێ خۆی هاوشێوەی ڤەنزوێلا بێتە ناوچەکە و گەمارۆ توند بخاتە سەر بەندەرەکانی ئێران طبعاً بەندەرەکانی ئێران چەند بەندەرێکن ئەگەر سیر بکەین هەر لە بەندەری ئیمام لەو پەڕی کەنداوەوە هەتاوەکو نزیکی بڵین بەلوجستان بەندەری چابەهار بە جاسک بە ئەو بەندەرانی کە لەو کەناران کۆمەڵە بەندەری اختصاسین هەروەکو چۆن ئێمە لە دانیشتنانی ڕابردوو باسمان لە دوورگەکان کرد دوورگەکان لە کەنداوە اختصاسین هەندێکیان نەوتین هەندێکیان سەربازین هەندێکیان هەرگەشتیارین بەندەرەکانی جوان بەندەرەکانیش بەندەری وایە بەندەری ئیمان بەندەرێکی نەوتیە ئەگەر بینە بەرەو خوار بەندەری بەندەر عەباس ئەوە توجاریە کاملەن کاڵای عنی نەوتیتیانیە کاڵای خۆراکە و کاڵای بۆ نمونە پیشەسازیە ئەوەی کە ڕۆژانە لە بازاڕەکانە بەکارەهێنێ بەندەری چابەهار کە عنی ناوجەرگەی مەکرانە کە قەرار بوو لەم کۆتاییانەوە ئێران پایتەخت لە تارانەوە بگوازێتەوە مەکران هەر لە کۆنەوە
پێگەیەکی گرنگی هەیە ئەو ناوچانە و نزیکترین بەندەرە لە ئێران گەیەنێ بە وڵاتانی دیکە و بە تایبەتیش چین و رووسیا. بۆیە ئەم بەندەرانە ئەمریکا ئێستا هاتووە گەماروی خستوەتە سەر هەمویان. طبعا ئامانج لەم گەمارویە ئامانجێکی دیکەیە، چونکە ئەگەر گەمارۆ لەسەر نەوت بێ ئەتوانێت تەنها ئەو بەندەرانە گەمارۆ بخاتە سەر کە نەوت بارەکەن و دیارترینیان بەندەری بۆ نمونە ئیمام یا دورگەی خارک ئەمانە. بەڵام ئەم بەندەرانەی دیکە هەم خواراکە. طبعا هەندێک لەوانە بڵین بابەتی دەرمان و تەندروستی و جیهازی تەندروستیە کە تا ئێستا هێنراوە بۆ ئێران. بەشێکی دیکەیان کەلوپەلی ئەلکترۆنیاتە کە ئەمە بە تایبەتی توجارەتی سوپا دەسی بەسەراگرتووە، هەر لە ئەلکترۆنیاتی مخابراتی ئەلکترۆنیاتی مۆبایل هەموو ئەمانە. بەشێکی دیگەیان کەرەستەی جەنگین و بە تایبەتیش جەنگی دەریایی، چونکە لەم قۆناغەیە بڵێن لە 1970 تا ئێستا ئەو بەندەرانە بەگشتی لە هەر ناوچەیەک پێگەیەکی سەربازی هەیە و ئەم پێگە سەربازیانە هەمویان خاوەنی چەندین یا با بڵێن سەدان بەلەمی تیژڕەون کە چەکی بچووک هەڵەگرن و ئەتوانن بە خێرایی گورز بۆشێنن لە ئەو کەشتی وشتانی کە لەو ناوچەیەکرێ و بە خێرایش بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان. بۆیە ئێستا ئەمریکا هاتووە تەواوی گەمارۆکانی خستوەتە سەر تەواوی بەندەرەکان و ئامانجێکی شاراوەی ئەمریکا لە ڕاستیە وەکو بڵین دوای تویتەکەی عەباسی عراقچی باس لەوە ئەکراکە ئەمریکا کشاوەتەوە لە ینی ویستی زیاتری هەبووە و کشاوەتەوە لە دانوستانەکان وەگەرنە ئێران ئامادە بوو. دوایەوە باسییان لەوە ئەکرد کە چەند کەشتیەکی چینی چۆتە بەندەرەکانی ئێران و ینی بابەتە هەواڵگیریەکان باس لەوەکەن کە ئەمە گواستنەوەی چەکی پێشکەوتوو بۆ ئێران. بۆیە ئەمریکا ئەیەوێ بە فعلی خۆی بێتە ئەو ناوچەیە و ڕێگری لە تەواوی کەشتیەکان بکە بۆ بەندەرەکانی ئێران بۆ ئەوەی ئێران لە خواراک و خواردنەوە تا ئەو پەڕی هێز و چەک و بۆ نمونە هێزە بەرگریەکانی دەستیان بە هیچ شتێنەگا. ئەی ئەمە تا چەند بەردەوامە بێ؟ ئایا چین و رووسیا ئەمەیان پێقبوڵەکرێ؟ ئایا کە لێکەوتەی لەسەر وڵاتانی دیگە بەگشتی چیە بێ؟ لە دوایە هورموز کراوێ. هورموز دوورگەیە جیاوازە لە بڵێن عەفو گەروە جیاوازە لە بەندەرەکان. ئەم گەروە بەکارەهێنێت لەلایەن هەموو وڵاتانی سەرکەنداوەوە. ئەمریکا ئەڵێ ئەو وڵاتانەی کە لە بەندەرەکانی ئێرانەوە شت بار نەکەن ئێمە ڕێیان پێ ئەدەین بڕۆن بە گەروەکەدا بەمەرجێ پارە بە ئێران نەدەن. ئێرانیش ئەڵێ ئەو کەشتیانەی کە پارە بە ئێمە نادەن ڕێگەیان نادەین بە گەروەکە تێپەڕبن. یعنی بە جۆرێک لە جۆرەکان هەردوو وڵاتی ئێران ئەمریکا یەکی بەشێک لە گەمارۆکانیان خستووەتە سەر هەم بەندەرەکان هەم گەروەکە و هەر یەکیان لەلایەکەوە سوودی لێوەرەگرێ. ئێرانیش بەگشتی وتوێتی بەندەرەکانی سەرکەنداو ئەگەر بۆ هەموو لایە بەکار نەهێنرێ ئەوە ئێمەش ڕێگە نادەین بۆ هیچ کەس بەکار بهێنرێ. کەواتە ئەگەر ئەمریکا ڕێ بدا لە بەندەرەکانی کەوە کەشتی لە گەروەکەوە تێپەڕ ببێ ئەوە هەر ئێران بۆ خۆی ڕێگە نادا. یعنی ئێستا ئەمە ململانیەکە کە ئەمریکا قەت چاوەڕێوەی نەئەکرد لە بابەتی ئەتۆم و گۆڕینی ڕژێم و تەسلیمبوونی ئێرانەوە ئێستا بێ قسە لەسەر کردنەوەی گەرویەک و گەماروی سەر چەند بەندەرەکە. خزمەت لە دانوستانەکان قسە دەکەین. کاکتۆرم جاناویشت بەخێر بێ نەمێستی بەرەشمزان لەسەر ئەو شەڕێکی ئێستا دروست بووە لەسەر گەروەکان لەسەر ڕێڕەوە ئاویەکان کاریگەری چی دەبێت لەسەر جیهان و لەسەر ڕۆتی دانوستانەکانی نێوان بڵێن ئێران و ئەمریکاش؟ بەڵێ سەرەتا ببوورە خێر بێت. زۆر سپاس. ئەم بابەتانە زۆر ئاوکێشە زۆر قسە هەڵەگرێت بە پێم وایە چەندین بەرنامەی لەسەر بێ هێشتاوەکو ڕووداوەکان و گۆڕانکاریەکان ئەخوازێت قسەی زۆرتر وە شیکردنەوەی زۆرتری بۆ بکرێت. من هەمیشە ئەمە شتێک ڕوونکەمەوە لە شیکردنەوەکانە هەمیشە دوو ئیتیجا هەیە. ئیتیجاهێکی ڕەشبینی کە ئەڵێ بەرەو خراپتر ئەڕوا و هەمیشە ئەو داتا و زانیاریانە ئەخاتە ڕووکە دۆخەکە بەرەو خراپتر ئەبات یا پێشبینی خراپتری بۆ ئەکات، شەڕەکە تونتر ئەکات، شەڕەکە فراوانتر ئەکات، شەڕەکە قورستر ئەکات، تێوەگلانی زۆرتری بۆ دروست ئەکات. و تێڕوانینێکی گەشتبینانەش هەیە کە هەمیشە گرنگی بەو هەواڵ و خەبەرانە ئەدات کە جۆرێک لە کاتیبوونی شەڕەکە یاخود جۆرێک لە قۆناغبەندی کە بەرەو قۆناغێکی باشتر ڕات و ڕێگەکەون. ئێستا بەداخەوە ئەو قسەی ئەەکەین هەردوو جۆرەکە وجودی هەیە، ینی هەردوو جۆرە خوێندنەوەکە وجودی هەیە. ینی جاری وایە تەسریحەکە درێت خوێندنەوەی بۆ ئەکرێڵێنەوە دیارە دانیشتن و دانوستانەکان
گەرمە بێت و دەست پێکاتەوە. جاری وایە لە دانوسانەکانە خەبەرەیەت کە ئەوەی لێ ئەخوێنرێتەوە کە ئەمانە هەرگیز ناگەن بە یەک و شەڕەکە قورسرە بێت. ئەوەی ئێستا کە ڕوو ئەدات پێم وابێت لەگەڵ ئەو هەموو توندەی کە هەیە ئەگەر کە ئێستا خوێندنەوەی بۆ ئەکرێت لە ڕووی گەمارۆکان بۆ ئێران و بۆ کەناراوەکانی ئێران و بۆ داخستنی ئەو تەنگاوی هورموز و ئەوانەوە تێوەگلانی وڵاتان و فشار دروستکردن بۆ سەر وڵاتان هیچ کاتێ بەقەدەر توندی ئەو کاتە نییە کە ڕۆژانە دەیان و سەدان ڕۆکێت ڕۆیە کردە ئەو وڵاتانە لە هەردوو لاوە. هەنی زۆر زۆر قورس بوو، شەڕەکە لە لووتکەیا بوو. لەو لووتکەیا بینیمان کە جۆرێک لە قسەکردن هەبوو، جۆرێک لە میانگیری و جۆرێک لە گفتوگۆ، جۆرێک لە هەوڵ هەبوو بۆ نزیک خستنەوەیان. لەبەرەوە مەبەستم ئەم ڕوونکردنەوەی بۆ ئەوەیە کە ئێمە ئێستا حالیەن لە بەرچاومانەیە کە وەزعەکە لە شەڕێکی وڵاتێکەوە کە ئەمریکا تەنها ڕوبەڕووی ئێران بوویەوە بەو هەموو چەک و ئەسلحەی کە لێیدا تێگەشت کە ناتوانێت کۆتایی پێبێنێت. ئەگەر خۆ یعنی لەوانەیە هەبێ بوو تێ نا خاتری گرت و وەکو ترەمپ بزانام ئەمڕۆ بوو قسەی کردەڵێ یەک پردمان ڕوخانە خۆ ئەمان توانێت پردیکە بڕوخێنین یا مەسەرەن هەر ئاویان ماوە لە ئاشتی خوازانەی ڕەحم و ئاشتی خواز. یعنی ئەم قسانە ئایا ئەو شتارێکە کە کردوتە یعنی بە کورتیەکەی من وا ئەزانم یعنی سیاستێک و استراتیجێک ئیدارەی ئەم ئیشە ئەکات کە لەکوێ بە تا چەند لێی بە و ئەگەر دەست بێت لە بیرتانە رووسیا هەڕەشەی کرد کە ئەگەر لە بوو شەهر بدرێ بێدەنگ نابم. ئایا مەسەرەن ئەمریکا بۆ ناوێرێت لە بوو شەهر بدات؟ وتیان لەبەر خەڵکی ڕووسیەکانی کشاندۆتۆ وتی ڕووسیتیایە لەبەرەوانە ئەکەنەوە مەترسیەوە ئەوانەی کشاندەوە ئایا هەر مەترسی تر دروستە بێت یعنی مەترسی ژینگەی دروستە بێت لە بە کورتیەکەی ئێستا بۆ دەریایی پێشتر شەڕی گواستنەوەی شەڕێک بوو شەڕی درۆن بوو بۆ شەڕێکی دەریایی ئەمە گواستنەوەی شەڕەکەیە گواستنەوەی شەڕەکەیە لە حاڵەتێکەوە بۆ حاڵەتێکی تر چێ براوەیە چێ ئەم شەڕی گۆڕی چێ زیمامی مبادرەی بەدەستە باسەکە لێرایە. یعنی ئێران من پێم وابێت لە یا سەرکەوتوو بوو لە شیکردنەوەکانە کە گوێت لێ ئەبێ تێئەگەی کە ئێران ڕاستە بەرگری ئەو هەموو تۆپ و تەیارەی ئەو ساڕوخەی ئەمریکای پێ ناکرێت بەڵام خۆڕاگرانە خۆی ڕاگرت. چی بکات ناچارە ئەبێ پەنابەرێ بۆ مەسە هەڕەشەی لە وڵاتانی ترە کرد کە بەرژەوەندیان لەگەڵ ئەمریکا هەیە بۆی ئەو وڵاتانە فشار لەسەر ئەمریکا دروستکەن کە کۆتایی بە شەڕەکە بێنێ. ئێستش مەیدانیەن شەڕەکەی گواستەوە بەرگیا گەروی هورموز. گواستنەوەی ئەم شەڕە لە ناو ئێرانەوە بۆ گەروی هورموز من پێم وابێت بە ناچارکردنی ئەمریکا بەوەی کە ئێستا وەکو مامۆساش باسی کرد لە ئامانجە گەورەکەەوە کە باز لە ناو ئێران و باز لە کۆمەڵشتی بێت هاتەوە سەرەوەی گەروی هورموز ئێخە و گەروی هورموزدا نەخرابوو پێشوانێت پێ شەڕەکە ینی کەی شەڕ لەسەر گەروی هورموز لەوەی شادانەخرا. بۆیە ئێستا من وا ئەزانم گواستنەوەی ئەو شەڕە بۆ ئەوێ لە بەرژەوەندی ئێرانە بەڵام ئایا ئێران زەرەرەکە لەو گەمارۆیە من پێم وابێت ئێران نیسبەتێ زەرەرەکە بۆ چونکە گەمارۆ بۆ سەر ئێران نوێ نییە چەند ساڵە 7 ساڵ 8 ساڵە گەمارۆ ئەدرێت بە هەموو شێوەیەک بەڵام ئێران هەر خۆڕاگرانە پشتی بەخۆی بەستووە خۆی ڕاگیر کردووە. گەمارەکە بۆ نەوتە ئەجینا ئەگەر باسی خۆراک و بازرگانی تر بێت ئێران تەنها بەحری نییە ئەنواع مەساحەی تری هەیە لە دەرەوەی دەوروبەری وڵاتەکەی ئەکرێ دراوسی زۆرە ینی نابێ بە گرفتوێت بەڵام شەڕەکە باسی وڵاتانی ترە باسی تێوەگلانی وڵاتانی ترە باسی زەرەری وڵاتانی ترە کە ئەوان ناتوانن ئەو بازرگانی لەگەڵ ئێرانە بکەن و زەرمەند دەبن واتر ناتوانن نەوتەکەی بە ئاسانی بکڕن. سین جاران نەوتی لە ڤەنزوێلا ئەکڕی کاتێک کە ئەمریکا دەستی بەسەراگرت ناچار بوو لە ئێرانی بکرێت بە ڕێگەی جۆر بە جۆر. ئایا ینی سەف تەفاسی لە چۆن ئەیناردەکیۆ لەوێەوە بۆی ئەڕۆشت و حتا لە سەردەمی حیساریشە
لەم ئەخیراوە هەر زۆرتر لەبەرەوە ئێستا ئەم شارە بەسەر سینە شەڕەکە شەڕی سینە بە شێوەیەکی ناڕاستەوە خۆ لە ڕێی ئێرانەوە ئەکرێت بەس ئایا سین ئەتوانێت چۆن وەڵام باتەوە چۆن مامەڵەکە ئەمە باسەکە ئەوەیە کاریگەری ببوورە هەر ئەو جملێت تاوکەم کاریگەری ئەم بەرزونزمی بازار کە بەهۆی گەروی هرمزەوە بەهۆی ئەو گەمارۆنیە دروست دەبێت بازار ناجێگیرەکات بەڵام ناجێگیری بازار بە تێپەڕبوونی کات ئەبێتە هۆی تێکچوونی ئابووری وڵاتەکان کە ئابووری تێکچوو سیستمی ئابووری وڵاتەکان تێکچوو کە خەریکە ئێستا وای لێ بەرەو ئەوە ئەچێت شت گرانە بێت کە گران بوو داهاتی تاک تێگەچێت کۆمەلگا تێگەچێت لایەنی کۆمەڵایەتی تووشی گرفتە بێت خەڵکەکە بێزار خەڵکەکە سیستمی ژیانی تێگەچێت ئەو کاتە فشار دروستە بێت بۆ سەر گۆڕانکاری سیاسی بۆیە هەردوو لە ئێرانیش و ئەمریکاش ئەو شەڕە لەگەڵ یەکەکەن ئێران ئەمریکا زۆر دای لە ئێران بۆی خەڵکەکەی هەستێ هەڵ نەسا ئێستا ئاخر شت سەرۆکی پەرلەمانی ئێران تویتێکی بڵاو کردوتەوە وازان پێش سەعاتێکە ڕسمی بانزیخانەکانی بڵاو کردوتەوە کە نرخی بانزین لە ئەمریکا چەند گران بووە کە ئەنەما بە خەڵک ئەڵێ بە خەڵکی ئەمریکا ئەڵێ هەی ئەمریکیەکان فەرموو چیتان بەسەر هاتووە بەهۆی ئەم شەڕەوە بۆ بێدەنگی $5 بکەن بۆ بێدەنگە بن لەوە زیاتر لەبەرەوە ئەو شەڕە پێم وابێت شەڕێکە فرە ڕەهەندە بەڵام لێزانانە هەر وڵاتەوە بە سیاسەتی خۆی ئەیگوازێتەوە بۆ بوارێک لە بوارەکان خەڵکی تریتەوە ئەگلێنێ بۆ ئەوەی لە کۆتاییە براوە بێت سپاسەکەم کاکتۆر جەنابی خێرادرێن کاتنی خزمەتت سەبارەت بە بۆتونی جەناب لەسەر و گەمارۆی دەریاییە چیە ئایا درەنجامی شکستە سەربازیەکانە درەنجامی شکستی دانوچانە چۆن ئەگەر بماشکێتەوە هەر بەڕێز کاک دکتۆر ئەمجد باسی ئەوەی کرد کە شەڕەکە گواستراوەتەوە واتە ترانسفۆرمی کردووە لە شەڕی پێشتر لە ئامانجێکەوە بۆ ئەمانجێکی تر ئێستا هاتۆتە سەر گەڕووی هورموز بەڵام بۆ و ئەگەر هاتۆتە ئەبێ ئەمانجەکانی چی بێت ئەبێ ئاکامەکانی چی بێت خۆی شەڕ لە ڕاستیە بە سێ قۆناغتی ئەپەڕێ شەڕ یەکەمیان ئامادەکاریە بۆ شەڕ لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی نەفسیەوە لە ڕووی کۆکردنەوەی چەک و تەقەمەنی و ئامادەکردنی یارمەتی لۆجستی و لە زۆر پێویستە بۆ ئامادەکاری بۆ دەستپێکردنی شەڕ دووهەم شەڕەکە خۆی وەکو ئۆپەراسیۆن دەستی پێەکە کە دەست پێەکە ئەو کاتە کێربەکە با بڵێن ڕێک ئەڕوات کۆمەڵێشتی لێ ئەکەوێتەوە لەوانەیە خەساراتێکی زۆر لە یعنی لە خەسارەتکی وەکو مرۆڤ وەکو چەک وەکو پارە وەکو کۆمەڵێ لێکەوتەی تر دوای ئەوە هەردوو با بڵێن لای هەردوو لاکەی شەڕ ئەکەون حیساباتی خۆیان ئایا چەندە قازانجیان کردووە چەندە دۆڕانویانە چی بکەن باشە ئەم شەڕەی ئەمریکا و ئیسرائیل دش بە ئێران ئامانجە سەرەکیەکەی ئامانجێکی سەرەکی بوو ئەوە بوو کە لە ناوبردننی پرۆژەی ئەتۆمی و پرۆژەی موشکی پالیستی بوو ئەمە دوو ئامانجی ئێستا شەر ئەو ئامانجانەیە ئێستاش بەڵام چەندە پێکاوێتی یان پێکاوە ئەوە بابەتێکی ترە بەڵام ئێمە بۆچی گواستراوەتەوە بۆ ئەو حاڵەتەیە ئێستا ئەمریکا لە دوورەوە شەڕێ کرد یعنی با بڵێن ئێران ئەگەر شەڕێکی وەکو شەڕێکی کلاسیکی بێت ئەوە ئێران وەڵامی ئەدایەوە سەرباز بۆ سەرباز بەڵام ئەمە سەرباز بەرامبەر سەرباز نییە ئایا ئێران چی بکە وەڵامدانەوەی چی ئەوێت بەرامبەر ئەو شەڕەکە بە موشک و فڕۆکە و بە چەکی با بڵێن ئەلکترۆنی و جاسوسی ئەلکترۆنی و غەیری ئەو چۆن کە خۆیشی ئەبێ دوژمنێک بۆ خۆی پەیدا بکە بەرامبەر ئەوە نزیک بێت لێ بتوانێت شەڕی لەگەڵا بکە یان بەدیلێک بێت بۆ سوپای ئەمریکا بەدیل بێت بۆ ئەو شەڕکەرەی کە دیار نییە لە بەرامبەریان نییە ئەو هەر لە پێشەوە باسی لێوە کرد کە ئێمە وڵاتانی گەندا و ئەبنە ئامانجمان لە شەڕەکە ئەو کاتە ئێمە لە بەرژەوەندی ئەمریکا و
هەروەها هاوکارەکانی ئەمریکا لە کەنداول ئەمە بن ئێستا بۆ ئێستش ڕاستە کەگەر تێگەر بەندەرەکانی ئێران سەلامەت نەبن بەندەرەکانی وڵاتانی کەندا و ئەوانەی کە و ئاو بەکاردێنیش سەلامەت نابن عفو کە حەکیم کە ئێستا ئەگەر هاتو ئەمریکا ئەو وەڵام دانەوەی نەبوو بێت با بڵێن ئەو علاقەی بە وڵاتانی کەنداوە تەنها خۆیەتی بەرامبەر بە ئەمریکا سەرکەوتووە وانە سەرکەوتووە ئەوش بە ئەلکترۆنی شەڕی موشک و شەڕی فڕۆکە و دوور لە دوور سەرباز یان سوپا بەرامبەر سوپا نییە لەبەر ئەوە کە ئێستا کەندا و هاتە ناو شەڕەکەەوە ئەوە بوو بە خەساراتێکی ئەمریکی دەستیان کرد بە حیسابەت لێدان لە وڵاتانی کەندا و یان لێدان لە بڵێن سەربازگە ئەمریکیەکان یان بەرژەوەندی ئابووری وڵاتانی کەندا و بێت هەمووی بۆ ئەمریکا حیساباتە ئەمە کە گەیشتە ئەو حیساباتەی ئەترسی کەوتە سەر وڵاتانی خەلیج ئیتر هەردوو لا گەیشتە ئەوەی دەبێ خاڵی هەوبەش دەبێت یانە هەبێت بۆ ئەوەی دەست بە گفتوگۆ بکەن ئێستا کە دەستیان کردو بە گفتوگۆ تۆ ئەو ئامانجە سەرەکیەکە ماوە ئەمریکا دوو ئامانجی سەرەکی هەیە ئێمە تۆجات ڕەهەندی ئیسرائیلیشمان هەیە ئەوش حاڵەتێکی ترە چەندە قوڵایی هەیە لە ناو مەسەلەکەیە چەندە کاریگەرە چەندە کێشە دروستەکە بۆ ئەم گفتوگۆیە کە لە پاکستان چۆنی مفاوەزاتەکە دانوستانەکە بۆ هۆی تەلەفۆنێکی ناتانیاهۆ بووە تەلەفۆنێکی کردووە بۆ سەرۆکی وەفدی مفاوەزی ئەمریکی ئەو تەلەفۆنە هۆکار بووە هەتا باز لەوە گەنەڵێن لە پڕ گۆڕانکاریەک هات بەسەر جۆری قسەی وەفدی ئەمریکا بەڵێ ئاخر ئەوەی دەوری ئێمە کە بینین ئێستا با بڵێن پرسەکان پرسی ئەمریکی لەم شەڕەیە یەکەم پرۆژەی ئەتۆمیە دووهەم موشکی بالیستیە ئەمە بە پلەی یەکەم ئینجا گەڕووی هورموزە بەڵام ئێران توانم بڵێم چوار پرسی هەیە سەبارەت بە شەڕەکەەوە یەکەمیان پرۆژەی ئەتۆمیە موشکی بالیستیە گەڕووی هورموزە و لوبنانە لوبنان و هەروەها با بڵێن ئەو هێز و میلیشیانەی کە لە سەر بە ئێران وەکو یەمەن و وەکو ئەوانیش پرسن لای لەگەڵ پرسێکی سەرەکی لابردنی گەماروی ئابووریان ئەبلوقی ئابووری لەسەر ئێران کە ئەوە زۆر گرنگە ئەمریکا دامن ئەیخاتە پێشەوە پێشی هەموو هینەکان داواکە بۆ نمونە دەسەڵگرتن لە پارەی تەجمیت کراو لە هەندێک وڵات لە ئەمریکا و لە ئیمارات و لە کوێ ئەمە مەرجی سەرەکی ئێرانەوە چووکە بەس ئەو قۆناغی کە تێداین ئەم گەمار و دەریایە لە ئەنجامی شکستی دانوستان و شکستی ئەمە تەکتیکی دانوستانە وەرەقەی فشارە ئێران لای خۆیەوە پلانی هەیە بۆ ئەو مەبەستە ئەمریکایش پلانی خۆی هەیە ئەوە ئێمە ئەیزانی باسییان کرد مامۆستایان بۆ نمونە ئێران تەنها دوو ڕێڕەوی داناوە بۆ تێپەڕبوون لە گەڕووی هرمز ئەو یەکێکیان هەردوو دیوی ڕۆشتن دەنە هەردوو هینەکە بۆ هاتن و ڕۆشتنە یەکێکیان دورگەیەکی بچووک هەیە ناوی لارکە سەروی لارک خواروی لارک تەنها ئەمەیە و باجیش وەرەگرێ لەسەر کەشتەکان ئەگەر لەوێ تێپەڕبن ئەمە ئێرانە جگەلەوە لارک ڕێک قەرەوڵی گەروەکەی یعنی کەمێ دوور لە هین ئەو بەری با بڵێن کەنارەکانی ئیمارات و هەندێکی سەر بە عومانە ئەوە بە شوێنێکی با بڵێن قەدەخ کراودانەوە هەر کەشتێک لێ تێپەڕ بێت لێدا باش ئێران کەلتور ئێستا بڵێن ئەمریکا بڵێن بە شەڕ وەکو بەرە زووتی نەیتوانی بڵێن ڕژێمەکە بگۆڕێت ینی بیرروخێنێ موشکی بالیستی کۆتایی وازی هێناوە لە مەسلەی ڕوخانی ڕیژێم بەڵام هەڕەشەی شەکە باشە بەس کە نەیتوانی ئێستا بەو گەمار و دەریایە دەتوانێت چی لە ئێران دەستکەوی بۆ ئێران لە ڕاستیە گەمارۆی سەر دەریا لەسەر کاریگەری گەورەی بێت لەسەر ناوخۆی ئێران زۆر بۆ نمونە کەمبوونەوەی داهاتی ئێرانی و داهاتی تاکی ئێرانی
زۆر تا ڕەنگە بگاتە لە سانەوەت بازرگانی پەکێکەوێت بازرگانی پێکێکەکە دوو هەم ئەو نەوتی هەیە نەوت بەرهەمە هێنێ ڕەنگە ئەمە جێگەی نەبێتەوە لە کە نەیتوانێ بینێرێ بۆ دەوام جێگەی نابێتەوە لە گەنجینەکان واتە هەرچەندە ئەو هەرزانی کردووە بۆ هاوڵاتیان زۆر حسابکە بە بەلاشەیدات ئێستا و هەروەها تومەن زۆر دابەزێ یعنی ڕوخێ بە تەواوی مەبەست مێستا چین قبول دەکا ئەگەر نەوتی ئێرانی بۆ بڕوە ئەمریکا ڕێگانەدا فاکتەری چین بڵین هۆکاری چین هۆکاری چین طبعا ئەو نەوتەی لە گەڕووی هورموزەوە ئەپەڕێ لە سابیستی با بڵێن نەوتی بەرهەمێنراوی جیهانە واتە 1/5 1/4 لە سابیستی باش و هەروەها غازەکەیش بەو شێوەیە غازی شل با بڵێن هەر بەو شێوەیە و هەندێ بەرهەمی تر وەکو ئەلمنیۆم لە ئیمارات و لە بەحرین و غەیری بەڵام ئەوە هامیشیە بەنسبەت ئەوان بەڵام غاز و نەوت با بڵێن لە 1984 ئەو نەوتەی لەوێ تێپەڕەبێت بۆ ڕۆژهەڵات و باشووری ئاسیای بڵێن بۆ چین و بۆ هەندستان و چین و یابان بەڵێ کۆریە باشوور و یابان بەڵێ ئێمە ئەمە کاریگەری ئەبێت لەسەر ئەو وڵاتانە بەڵام دائیمەن لەگەڵ شەڕە هین هەیە مەسارێکی ڕێڕەوەیەکی سیاسیش هەیە ئایا پەیوەندی لە نێوان ئەمریکا و سین هەیە بۆ ئەو بۆ نمونە سەفقەیەک لە بینیانە ڕوە ترامپ ئاشکرای کردوتی ئێمە لەمە دووە ئەوە ئەتوانین قەرەبووی سین بکەین ئێمە شەڕی نەوتی ڤینزەوەلایان بۆ ئەفرۆشین بۆ ئەوان طبعا هی خۆی نییە بەڵێ وڵات بەڵام خۆی کۆنتترۆلی کردووە ئەڵێ بۆ نمونە لەگەڵ خۆی نەوتەکەی خۆی ئەتوانێ بە شێوەیەک لە شێوەکان بەڵام بەفعلی ئەتوانێ ئەوە بکاتوانێ قەرەبووی سین و یابان و کۆریە باشوور و هەندستان بکە زەحمەتە زۆر زەحمەتە بەڵام ڕەنگە ئەو کات سین وەکو هۆکارێک دێتە ناو مەسەلەکە بۆ هەر لەبەر ئەو مەسەلەیە هەرچەندە سین سیاستەکەی جیاوازە لە ئەمریکا زۆر 5 میلیۆن بەرمیل نەوت بۆ چین لەوێەوە لەو دەگەری هورموزەوە کە بەشێکی نزیکەی 2 میلیۆن ڕۆژانە هی ئێرانە بەڵێ وایە دێمە خزمەت میلیۆنێک و 600 چین تەنها هاوردەکاری ئەوە نییە بڵێ تەنها نەوتەکە هاوردەکە و لە ڤەنزوێلا بۆی دابینەکرێ و کۆتایی پێیە ئێران هاوردەکارێکی گەورەی بابەتە ئەلکترۆنیەکانی چینە یعنی ئەو کاتە بێ بڵێ ئاڵگو هەر لە کۆمپیوتەر و مۆبایل و یعنی تەوان ئێران پارەی بۆ نانێرێ بە بۆنەی گەمارۆ بانکیەکانەوە کە نەوتێداتێ ئەو بە کاڵایداتەوە یعنی هەتا گەورەترین پیشەسازی سەرمایی تراکتۆرسازی و سیارات زۆربەی کەلوپەلەکانی لە چینەوە بە کاڵا هاوردەکرێت ئێستا بەشێکی لە ئێرانە هەڵە بەسرێ بابەتە پزیشتیەکان هەمووی لە چینەوە بۆیە بابەتە ئەلکترۆنیەکان یعنی ئێران تەنها ئەوە نییە کە بڵێ نەوتەکە هاوردەکە هاوکاری دیکەش بەڵێ هاوکاری سەربازی وەبەرهێنان و بواری ڕێیلی یعنی بڵێن قیدیاڵی شەبەندەفەر و ئەمانە هەتا ئەو میترۆ ئەوانەی لە ناو ئێرانە یەک پارچە ئەمە بەرهەمی چینین و بازرگانیکی گەورەی لەگەڵ هەیە ئایا چین جگە ئەوەی دەست لە نەوتەکە هەڵبگرێ دەست لەم بازرگانی گەورەش هەڵەگرێ ینی ئەمە کێشەکەیە هەر بێدەنگە بێ لە سەرگەمارۆکان و واز لە بازرگانەکەی لە بەرامبەر کۆمەڵێک نەوت ئەمەش کاریگەری من وا ئەزانم ینی بەڕاستی ئەم ململانیانە تەنها پەیوەست نییە بە ئێران لەلایەک و ئەمریکا لەلایەک ئەمە جیهانی لەسەر ینی پەیوەستە بەڕاستی لە ماوەی 40 ڕۆژە جەنگ بەردەوام بوو هەموو هەفتەیەک و بە تایبەتیش لە کۆتایی هەفتەیە ترامپ بەهات کۆمەڵی وتاریەدا کۆمەڵی قسەیە کرد و ئامانج لە وتار و قسەکانی ڕاگررتنی بازار بوو لەو چەند ڕۆژە پشوەیە بۆیە لە هەفتەی داهاتووەکە هەو دیسانەوە کۆمەڵە قسەیەکی تریە کردوەکو و جەنابی کاکتۆر فەرمووی هەر تەنها بووەوەی قسەی گەشتبینانە بێت لاکەی تری باس ناکرد بەڵام ئێستا لێرە ینی دنیا لەوە تێگەشتووە 40 ڕۆژ بەردەوام بوو ئەم جەنگە و توانرا بە بۆنەی دانوستانەکانەوە چەند دۆلارێک نەوت بێنێرتە خوارەوە ئێستا دیسانەوە چوەتەوە سەروی سەدەوە بەڵێ لە چەند ڕۆژی داهاتووە ئایا ئەگەر ئەم گەماڕۆی سەر بەندەرەکانی ئێران و سەرگەڕووی ورمز بەگشتی بەردەوام بێ و دنیا لەوە تێبگا کە ئیتر ئامانجێک نییە بۆ لێک نزیک بوونەوە بۆ ڕێکەوتن ئایا دیسانەوە
چۆنەڵی ینی تەقینەوەیەکی اقتصادی دووارە ڕوونادا و ئەم تەقینەوەی اقتصادی خۆ تەنها کاریگەری لەسەر ئێران نییە. ئێران لە بابەتی خواردەمەنیەوە بۆ خۆمە نەزانین تا ڕادەیەکی زۆر خودکەفایە، بەڵام بابەتەکانی دیکە یعنی خواردەمەنی و سوتەمەنی بۆ خۆی خودکەفایە، بابەتەکانی دیکە کەمتر کاریگەری لەسەر دروستەکە بۆ چونکە ئەو پێداویستی و معیشەتی ڕۆژانەی ناوخۆی تا ڕادەیەک لە ناوخۆیان هەیە، بەڵام لە وڵاتەکانی دیکە لە سوتەمەنی و خواردەمەنیەوە بیگرە کاریگەری دروستەکە لەسەر تاک بەتاکی وڵاتانی تر. ئایا ئەمانە هەربەڕاستی بەرگەی ئەم قەیرانانەگرن؟ مامۆستا پێت وایە ئەگەر بڵێن شت بۆ ئێران نێت شت بۆ وڵاتانی عەرەبیش ئێرانیش ڕێگەنادە بۆ بەندەرەکانیان بڕوە یاخود هاوکێشەی بابولمەندەویش بڵێن لەو سەرەوە ئەوش سەر هەڵدەدا ئەو کاتە ئەمە ئەم قۆناغێکی نوێی جەنگە، یعنی قۆناغی بابەتی جەنگی گەرم موشک و درۆن و ئەوانە تا ڕادەیەک لە ئێستەیە تێپەڕیوە، چونکە بۆ بابەتی گەرم هەمیشە قوربانی مرۆیی لەکەوێتەوە، قوربانی مرۆیی یعنی سێری کە لە قوتابخانەیەک یا ژێرخانی ئەو وڵاتە بیرە نەوتێک پردێک ئەمانە ئەو کەسەی کە بردومانیەکە کە بەکارێ هێنێ جگە ئەوەی ناگاتە ئامانجەکەی لە سیاسەتی نێودەوڵەتیشە بەدگومانی و بەدبینیەکی بۆ دروستە بێ. ئێستا ئەمریکا بۆ گەیشتە ئەم دانوستانە، یعنی ئەگەر دانوستان دەستی پێ نەکردایە ئەبوایە ترامپ 2 ساعتی مابوو بۆ وعدەکەی ئێران بگەێنێتەوە سەر قۆناغی بەرد. ئایا چاخی بەردین ئەگەر بیگەیان یعنی ئەم دانوستانە قۆناغێک بۆ هەنگاوێک بوو بۆ دەرباسکردنی ترامپ لەو خۆلەوانەیە ترامپ پێی ئاسایی بێ و بیشتوانێ ئێران بگەێنێتەوە بۆ قۆناغی بەرد، بەڵام ئایا بەدناویەکەی لە دنیاە لەکەوتەی لەسەر دنیا چیە بێ؟ لە بەرامبەری شاکە عەباسی عێراق چی وتی لە سەردەمی بەردا کەس نەوتی بەرهەم نەهێنا، یعنی ئەگەر ئێران بکرێتە بەردە نەوت سەردەمی بەرد ئەوە ئێرانیش وڵاتانی دیکە خەنت و سەردەمی بەرد نەوت بەرهەم نایێنێت دیسانەوە اقتصادی جیهانی کێشەی بۆ دروستە بێ. بۆیە بەڕاستی یعنی ئەم هەڕەشانە تەنها یەک لایەنە نییە، بەرامبەر وڵاتێکی وەکو ڤەنزوێلا نین کە کارتی لە دەستانە بێ، ئێرانیش بۆ خۆی کارتی لە دەستایە، یەکێکی دیکە لەو کارتانە بابولمەندە بە ئەگەر ئێستا بۆ نمونە وڵاتانی دیکەش ئەوە واز لە گەروی ورمز بهێنە وڵاتانی دیکە لە گەروی ورمزەوە ئەتیادی کەشتەکانیان نەبن، ئایا ئەتوانن لە بابولمەندە ئێرانم کارتەش بەکار نایێنێ؟ ئەو کاتەی سەربازی ئێرانی ئەمڕۆ باسی ئەوەی کرد وتی ئەمڕۆ ئێمە دانوستان لەسەر هورمزەکەن سبەی لێ دانوستان هورمز و لەسەر بابولمەندە بیش دێتە ناوە، یعنی بەڕاستی قۆناغەکان تا ڕادەیەک کاکتۆرژ ئاماژەی پێدا ئێران سەرکەوتوو بوو لەوەی جەنگەکە بگوازێتەوە بۆ بابەتی دیکە، یعنی چارەسەرکردنی قەیران یاگبوونکردنی قەیران بە قەیرانێکی دیکە. بۆیە ئەمە ئێران وای لاتووە ئێستا ئامانجە ئەسڵیەکە وەکو ڤەنزوێلا بوو بیگرن، ئەمەی لە دەست ئەمریکایان نەما. اینجا ئێستا ماوەتەوە سەر چۆنەڵی چواردەورەکەی کە هەتا ترامپی ناچار بەجمێندان کرد، یعنی ئەمە قۆناغێکە کە ئیتر ئەمریکا بۆ هاتە سەردانوستان بۆ ئەوەی لەو بەدناویەی کە قرار بوو بەسەر ترامپا بێ نەجاتی بێ. ئەمە لەلایەکی دیکەش ئەگەر ئێران بگەێنێتەوە سەردەمی بەرد ئەی ئەمریکا ئەتوانێت لە شکۆی جیهانیا بژی لە پێشکەوتنی جیهانیا بژی، ئەی ئەوروپا هیچ کاریگەری لەسەر دروست نابێ. یعنی ئەمانە بۆیڵین ئێران هەوڵی داوە لە جەنگی 12 ڕۆژە یەک زەرەری کرد تەنها ئەم ئێران و ئیسرائیل بوو و ئیسرائیلیش زۆر بە زەحمەت ئێران نەیتوانی بۆمبارانی کات، چونکە هەموو وڵاتانی سەرکەندا و حتا بە سووریا و بە عێراق و ئەوانەشەوە دژە موشکیان هەبوو لە بەرامبەر موشکی ئێران و ئەو ناوچەیشی کە ئێران ئەیتوانی بۆمبارانی بکە سنوورێکی کەمی ئیسرائیل بوو، بەڵام ئێستا ئێران دەستی واڵایە دەستی کراوەتەوە. بەڕاستی لەو قۆناغی کە ئێران و ئیسرائیل بوو ئێستا تێپەڕیوە هاتوۆتە قۆناغێکی گەورەتر، ئێران بە ئارەزووی خۆی بە هەر لایە بیوەشێنێ زەرەر لە ئەمریکا و زەرەری نێودەوڵەتیەدا. ئێستاچێت قۆناغی ترامپیش لە قۆناغێکایە هاوکارە زۆر نزیکەکانی خۆی ناتوانن متمانەی پێ بکەن، هەر بەڕاستی بێمتمانەیی یەک بەرامبەر بە ترامپ دروست بووە، چونکە لە وتەکانیان لە قسەکانیان هەرگیز ئاماژە بە ڕۆڵی هیچ کەسێکی تر ناکات. سەردانوستان قسە دەکەین دێمە خزمەتت کاکتۆر سەبارەت بە ڕێرەوە دەریایەکان بڵێن زۆر گرنگن بۆ مەسەلەی وزەیە خۆراکە، باز لەوەکە لە سەدا هەشتای بازرگانی جیهانی وزە لە ڕێرەوە دەریاکان گەروەکان کاریگەری لەسەر هەموو جیهان دەبێ ئەگەر هورمز و کەنداوی فارزی هەمڵی عەرەبی یان بابولمەندە بکێشەی بۆ دروست ببێ. ئەو کاریگەریە کاتێکە بێت کە ئەو هەڕەشانە سەر بگرێت هەڕەشەی هەردوولا هەڕەشەکانی ئەمریکا بۆ ئەو گەمارۆیە بۆ توندیە هەر هەڕەشەیە،
بە هەمان شێوە ئێرانیش هەر هەڕەشە ئەکات لێکوتەکانی پەرچەکردارەکانی ئەوەی کە ئەگەر ئەمە سەر بگرێت ئەمریکان بە هەموو هێزی طبعاً ئەو ئیشەی کە ئەیڵێن بە هێز دەکرێت خۆ بە قسەی خۆش ناکرێت یعنی ئێستا بۆ نمونە مەسەرن کە ئەمریکا هەڕەشەکان کە نەیەڵێت هیچ پاپۆڕێک بڕوات ئەگەر ناچاریەک بێتە پێشەوە کە ئەو پاپۆڕە بۆ نمونە پاپۆڕێکی پڕ لە نەوت لێ بدرێ چ کاریگەریەکی خراپ لە منتیقەکە و لە ئاوی ئەو وڵاتانە دروستەکە کە پیسبوونێکی ژینگەیی تەواو کە ئاساوارەکەی هەر زۆر خراپە بێت بۆیە هەڕەشەکردن بە گورزوەشاندن یا مەترسی دروستکردن یا خود کۆمەڵێشت مەرج نییە بێتە دی مەرج نییە جێبەجێ بکرێت هەر نمونەی زیندومان باسی ئێرانەکە بوو کە لێدانەکەی و ئەی خەموو مەسەرەن سەردەمی بەردوو یعنی هەڕەشەکردن لە سەرچاوی وزە و لە سەرچاوی ئاو لە سەرچاوی کارەبا و لە هەموو شتەکانی یعنی هەڕەشەکانی هەر بۆ ئەوە بوو کە بەرامبەرەکە ناچار بکە بێتە سەرمێزی گفتوگۆ و ئێستا ئێرانیەکان کە ڕخنە ئەگرن کە هۆکاری سەرنەگرتنی دانوستانەکان باسەکان ئەڵێن ئەوەی ئەمریکا ئەویست بە جەنگ بیکە ئیسا ئێوە لە سەرمێزی گفتوگۆ دەسیکەوێت ئێوەکو بە شەڕ نەتوانیەوە چۆن لە سەرمێزی گفتوگۆ ئەتوانی بەدەستی بێنیت لەبەرەوە یعنی هەردوو لا خەریکی ئەوەن کە ئامانجی خۆیان بێنەدی بۆیە مەبەسم ئەوە بوو ئەو هەڕەشانەی کە ئەکرێت کاریگەری زۆر زۆر خراپی ئەبێت کاردانەوەی زۆر خراپی ئەبێت لەسەر جیهان و لەسەر وڵاتانی گەورە و لەسەر وڵاتی زلهێز بەڵام ئایا مەبەست چییە لەم هەڕەشانە ئەمە ڕەشە توندانە ئایا هەر بۆ ئەوەیە بە هەمان شێوە کۆمەڵی معادلات و هاوکێشەی تر هەیە سین بۆ نمونە مەسەرەن لەگەڵ ئەمریکایە هەندێک شتی تر و ڕێکەوتن و شتی تریان هەیە بۆ نمونە باسی نەوتی بێ بڵێ ئەدەمێ یا باسی حتا ئەگەر لەبیرتان بێت دڵنیام هەموو گوێتان لێ بۆکە باز لەوە کاڵێ ئەگەر سین بزانین چەک ئایا بە ئێران ئەوە من گومرگەکەی لە ساچەند بەرزەکەمەوە ڕقمێکی زۆر وتی لە 150 پێناسی گومرگی خەمە لە 150 کە طبعاً ئیسا ئێرە سین و ئەمریکا تەبادلی تیجاریان یعنی لە کاتی خۆیان زۆر مناقەشە ئەگرا کە چەندە کاتی فەرزکردنی ئەو ڕسوماتی گومرگیە کە سین چەند پێویستی بە شتەکانی ئەمریکای و ئەمریکا چەند پێویستی بە شتەکانی سین هەیە هەمووی تەحلیلات ئەکراوە بوو نەیتوانی ئەمریکا نەیتوانی ئەو ڕەشانەی بەرامبەر بە سین جێبەجێکات چونکە ئیزانی خۆی کڵاوەکەی خودی ترامپی دانابوو کڵاوەکەی خۆت ئێمە دروستمان لەبەرەوە ئێستا شت هەیە لە نێوانیانە ئەو هەڕەشەکە بە بەرزکردنەوەی ڕسومی گومرگی باشە بەرزی ناکاتەوە ئەمی ژەڵە کاکە من ئەفەوتێم منیش بەرژەوەندیمەیە یعنی لە معادلەکانە قەنەعەتم وایە کۆمە حتا ئیسا سین هەڕەشەکە تایوان بجوڵێنێتەوە یعنی ئەو وەرەقەیە ڕاکێشێتەوە بە هەمان شێوە پێ سیر نەبێ مەسەلەن بە ئاشکرا بێتە ناو شەڕەکەەوە کە چەکی باتێ بە ئاشکرا بڵێ من چەک بۆ چونکە من هەستەکەم ئێستا زمانی بەرپرسە ئێرانیەکان زۆر تونترە یعنی ئێستا ئەڵێن لەخۆ پڕچەکردنەوەین لەخۆ ئامادەکردنێکی باشترین جارێکی تر شەڕ ئەگەر دەست پێ بکاتەوە و جاری پێشوو نابێت ئیتر ئایا پشتیان بەوە بەستووە کە چەکی تازەوەرە نازانی واقعەکە دەرەبینە بوورە یەک قسە ماوە ئەم قۆناغا من وای ئەخوێنمەوە ئەڵێم قۆناغی نەشەڕ نەئاشتیە هەر یەکەیان هەڕەشەکەن بە شتێک و هەڕەشەکانیش مەرجە جێبەجێکەن و مەرجیش نییە ئەو خنکاندنە دروستکەن کە چۆلە گەشتیانە پەڕێ بۆ شوێنەیە یعنی ئەو ئەڵێ من هەندێک مەجالێم ئەمریکاش ئەڵێ من وەکو سەیتەرەدا ئەنێم ناڵێ نایڵم هیچ بڕۆ یعنی لەوە چێت لە هەندێشتا مەجال بە کورتیەکەی ئەم خۆناغی نەشەڕ نەئاشتیە لە دنیا هەبووە لە زۆربەی شەڕەکانی دنیاە هەبووە کە مەبەستێکیان هەیە هەتا بگاتە قۆناغێک ئەچێت ئەمریکا مەبەستی بێت انتخاباتێکی نسفی هەیە لە بەردەمیان بۆ نمونە مەسە ئێران ئەوێ شتێکی کە لە بەردەمیایەتی تێپەڕێنیانی بە کورتیەکەی سین
سین و ئەمریکا لە مانگی مایسا کۆبوونەوەیکی گەورەی لوتکەیان هەیە چی ئەڵە شتەکە نابن بەرەو ئەوە بەعنی بە کورتەکەی ئەم خۆناغە منوە ئەزانم نەشڕنە ئاشتی بەرداوامڕێت بەڵاش دێمە خزمەت بەڵێ خۆی سەبارەت بەو ڕەهەندنیە و دەوڵەتیە کە کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر دانوستانەکانە چۆن لە ڕاستیە یەکێ لە هۆکارانێک کە ئەمریکای هێنایە سەرمێزی گفتوگۆ ئەو پرۆژەی بەحرین بوو کە ویستی بڕیارێک بە ئەنجومەنی ئاسایش دەرکا بەوەی بۆ کردنەوەی گەڕووی هورموز بەڵام پێشگیری نەکرد لەلایەن رووسیا و سینەوە ڤیتۆیان خستە سەری ئەوە وای کرد لە ئەمریکا شرێک بوو ئەمریکا کەمی ستۆپ بکرێ ڕەهەندەکان بەرفراوان بوون ئێستا کە سین شەڕ ناکە سین سیاسەتی خۆیە ونتونی هەیە یعنی حاڵەتێکی ترە بەڵام کاریگەری ئەبێ زۆر یعنی خەیاراتی زۆرە با بڵێن هەروەها بەریتانیا و فەڕەنسا ئەمڕۆ بڕیاریاندا کە لوتکەیەک بۆ وڵاتانی ئەوروپا ئەنجام بدەن لە ماوەی نزیکە سەبارەت بەم شەڕەکە هەڵوێستیان چی ئەبێت باڵێ باسی هەڵوێستیانە کرد هەتا باز لە دروستکردنی هاوپەیمانێتیی هێزی شەکە وایە هەرچەندە خۆ ناتۆ هەیە بەڵام ناتۆ دیارە سڕ کراوەتەوە یان ئەوەنە کاریگەر نەبووە لە ماوەی بەڵێ بۆ هیچ وڵاتێک ئێستا نە لە جەنگەکە لە سەرتاوە لەگەڵ دۆناڵد ترامپ نەڕۆیش بۆ جەنگ کە ئێستاش تا ئێستا بۆ شەڕەکە باشە بۆ شەڕە دەریایەکەش بۆ گەمارەدان دەریایەکەش کەس پشتگیری نەکردو ئەوەیە ئەوە خۆی ئەو با بڵێن ڕێگرە هەیە لە بەردەم وڵاتانی ئەوروپا و هاوپەیمانانی ئەمریکا بۆی نێن ناو شەڕەکەەوە شەڕەکە خۆی نایاسایی بوو شەڕەکە نایاسا تاکلایانە باسیشمان کردووە پێشتر هۆکارە سەرەکیەکەیشی ئیسرائیلە زانی زۆر ڕوونە چەندین سیناتۆری ئەمریکی باسی ئەوەی کرد وتی ئێستاش پێشکەمێک کاک دکتۆر باسی لێوە کرد ئێستا ئێمە باسی هۆکاری ئیسرائیلمان نەکردووە تا ئێستا کە بە تایبەتی ئێستا لەگەڵ لوبنانایە لەسەر مەیدانەکەیە هەر لە یەکەم ڕۆژی ئاگر بەسا گورزی گەورەی لە لوبنان وەشا وانە وە ئێستاش هەڕەشگا بە ینی ئەمریکا ئاگر بەسی لەگەڵ ئێران ئەنجام بەڵام دەسی ئیسرائیل وڵایە لە ڕاستیە وڵایە بەڵام خۆی گرتووە لەگەڵ یعنی بە گوێرەی مەسهاری دانوستناکانە ئەڕوات بەڵام لەگەڵ ئەوەیشا لە لوبنانە کەمێ یعنی نەیتوانی با بڵێن ئەمریکانی ئیسرائیل نەیتوانی ئەو شتە ئەنجام کە پێشتر لە ساڵی 1992 بۆ نمونە چۆنە و شاری بەیروت بەڵام ئەو کاتا حیزبوڵڵا نەبوو نەخێر دوای ئەوە حیزبوڵڵا 1970 دەستی پێکرد سەو کارتە بڵین وا باسانی بۆ یەکلا ناکرێتەوە ئیسرائیل کارتی لوبنان کە یەکی لە مەرجەکانی ئەگەر بەسی ئێستاش ئەوە یعنی با بڵێن کارتێکی قورسە یعنی ئاسان نییە ببێتە یعنی کاریگەری ئەبێت لەسەر تەرازووی هێز لە بینی ئێران و ئەمریکا چونکە ئەوش کێشەیەکە بۆ خۆی ئەوش شارە زەردەواڵەیەکە بۆ خۆی لوبنان و ویستی طبعا هەوڵێک هەبوو بۆ ئەوەی سووریاش بەکاربێنێت لەو مەبەستەیە یعنی هێزی سووری بچێتە حیزب الله و ئەمانە هەبوو وەکو کورد وەکو حاڵەتی کوردیش بەشدار بێت لەو شەڕەیە ئامانجەکە زیاتر ئاڕۆزکردنی وەزعی ناوخۆی ئێران بوو هەروەها لوبنان بەڵام مەبەستە عەفوو بەڵامەوەسمە بۆ کەس ئێستا لە جەنگەکە کەس بەدەم ترامپۆنات بڵێن یارمەتی بدە لە جەنگەکەەوە بۆ ئێستا بۆ دەریاکەش تا ئەمڕۆژ کەس بە فەرمی ناتوتە پاڵی من ئەوە باسی ئەوەم کردووە و تۆمە ئەم مەسلەیەکی نێودەوڵەتیە پرسێکی نێودەوڵەتیە کەس نانە ئێران ئەتوانێ نە ئەمریکا ئەتوانێ گەمارۆ لەسەر گەڕووی هورمزدا بنێت زۆر زەحمەتە کاریگەری ئەبێتەوە باسمان کردووە ئێستا لەسەر وڵاتان ئەو وڵاتانەی نەمەوسمێسە دۆناڵد ترامپ پێشتر داوای کردوتی وەرن یارمەتی بدەن لە شەڕی ئێران ئێستش بڵێن داواکاری کرد بوو لە وڵاتان بۆی لە گەمارۆی دەریایی ئێران یارمەتی دەن بەڵام لەوەشدا هەر
یارمەتیان نەدا شەڕێک پاکێجە هەموو یەتۆیە بەشدارە بیتە ناو شەڕەکەیان نە ئەمە با بڵێن بەش دابش ناکرێ بۆ چەند پرسەکە یەک پرسێکی نایاساییە پرسێکە چونکە لێکەوتەی دەبێت بۆ پاشە ڕۆژ ئەم مەسەلەیە یعنی ئێستاش ئەو با بڵێن ئەو خەساراتایی کە ڕووی داوە لەم شەڕەیە ئەمێنێتەوە کاریگەری بۆ دەیان ساڵی داهاتوو ئەمێنێتەوە ئەمە بە ئاسانی کۆتایی ئێمە خلافی بینی ئەمریکا و لەگەڵ وڵاتە ئەوروپیەکان هی ئێستا نییە هی ئەم شەڕە نییە لە شەڕی ئۆکرانیاوە لە جۆرێک لە هەیمەنەی ئەمریکا و جۆرێک لە خۆفەرزکردن و جۆرێک لە ئەسڵ گاڵتە پێکردن جێگیری سەرۆکی ئەمریکا لە کۆنگرەکەی ئەڵمانیا مێنشن ئەڵێ هە زۆر بە ئیستیزاوە باسی وڵاتە ئەوروپیەکانی کردووە ئێمە ئەتان پارێز یعنی وەکو بڵێ زۆر بە پۆزێکەوە قسەی بۆ کردوون یعنی زۆر بە ناشرینی یعنی بۆیە سیاسەتی وڵاتە ئەوروپیەکان ئێستا زۆر جیابوتەوە تەنها لە ناتۆ کۆ ئەبنەوە ئەوەتان ناتۆش ئەمریکا هەم ڕۆژە گاڵتەی پێکە لە ناتۆ هیچ نییە هەڵەوەشن ئەکشینەوە لەبەرەوە یعنی داگیرکردنی گرینلاندی شتەکە لەبەرەوە یعنی ئێستا لەو دۆخەیە پەیوەندیەکانی ئەمریکا و لەگەڵ وڵاتە ئەوروپیەکان ئەوەندە لەبار نییە ئەوەندە تۆکمە نییە تاوەکو بە عازێک اینجا شەڕەکەش بەڕاستی هیچ هینێکی نەبووە بنەمایەکی یاسایی یا بنەمایەکی نێودەوڵەتی یان جۆرێک لە فەرزکردنێکی ئەو تۆ کە ئیجماعێکی بۆ دروست بێ وەکو کاتی شەڕی عێراق لە شەڕی ئەمریکا کە یای لە عێراق واضح بوو چون کوێتی داگیر کردووە هاوپەیمانیەک هەبوو چونکە باز لە بوونی چەکی کیمیایی و یعنی کۆمەڵێ شت هەبوو کە لەو کاتەیە وڵاتانی ناچاربەز ئێستا بەرامبەر بە ئێران وانە ئەسڵەن وڵاتە ئەوروپیەکان هەر بەردەوام داکۆکی کار بوون کە ئەبێ ئەو ڕێکەوتنەوەیە لەگەڵ ئێرانە بەردەوام بێت و درێژەی پێبن و چاودێری بکرێت و نێڵم چەک دروست ببێ و یعنی هەر لەگەڵی بڕۆن بەڵام ئەمریکا قوبڵ ئەوان لەگەڵ ئەوانە بوون کە ئەو ڕێکەوتن نامەی ساڵی 2015 هەڵدۆشێتەوە ئەوروپیەکان بەتایبەت بەریتانیا بەس ئەمریکا و کاتە شتی زیاتر دەست نەدەکەوت یعنی لەو ڕێکەوتنە یۆرانیۆم بەڵێژ لە چاودێریدا بۆ پێڕێکەوتنەکەی 2015 شتی زۆر دەست نەکەوت بۆ ترامپ کشایەوە بڵین کشایە بەڵام ئێستا ئێرانیش وەکو ئەمڕۆ بیستم هەندێک سەرچاوە کە ئێران پێشنیازی کردووە کە هینەکە ڕاگرێ ئەم پیتاندنی ئۆرانیۆم بۆ مای 20 ساڵ ئەمریکا دەڵێ 20 ساڵ بە ئێران وان 20 ناکۆکی لەسەر شتێکی کێ مەجال بوو باسێکین بڵێ لەسەر خۆی ناکۆکی لەسەر یۆرانیۆم لە 2015 لە ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە لە سەردەمی ئەحمەدی نەژاد ئێران ڕێژەی لە 120 بەرهەمە هێنا بەڵام لە ڕێکەوتن نامە ئەتۆمیەکە گەیشتە لە 3.6 ینی بۆ دەکەم کرایەوە ئێران 19,000 سانتەرفیوژی هەبوو کەم کرایەوە بۆ 5,000 تقریبان 4,000 شتێک ئەوامێرانێک کە یۆرانیۆم لە بەرامبەریشە ئێران هەموو ئەو وێزگانەی ئاوەڵا کرد لە بەردەم ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم تەنانەت ڕێگەی پێدان کامێرەی ڕاستە و خۆش دانێت بەڵام ئەمریکا کە هاتە دەرەوە وەکو ئەوەی کابرا تەختەڕەوانچی جێگری پێما بێ وەزیری دەرەوەی ئێرانە باسیە کرد لەم قۆناغەدا ئەمریکا ڕێکەوتنی لەگەڵ ئێران ناوێ ئەمریکا چەکداماڵینی لەگەڵ ئێرانەوێ چونکە ئامادە نییە هیچ شتێکی بابەتی ئەمنیەت لە ئێرانە کورتەکەی ناوێ مەترسی بێ بۆ ناوچەکە ئێران هاتووە ئەڵێکی لە تازەترین پێشنیاری ئەڵێ من ئامادەم بانەتەوە یەکگرتوەکان لیژنە پێک بهێنن بێن ڕێبماکەن لەوە ئێران قازانجێتی چونکە ئێران ئەندامی NPTە وڵاتانی NPT ئەوانەی کە یۆرانیۆم بڵێن ئەتۆم بەکارهێنن بۆ مەبەستی ئاشتی خواست چونکە ئەندامی ئەو ڕێکخراوەیە ئێران ڕێگەی پێدرێت کە یۆرانیۆم بەرهەم بهێنرێ بەڵام ئەمریکا یەساڵە نابێت ئەوانەوە هەبێ وا ڕێگەی پێدرێ وێزگەی ئەتۆمی هەبێ بۆ بە تایبەتی بابەتی ئەتۆم بۆ بابەتی پزیشکی بابەتی ئەتۆم ئێران بەڵێ کارەبا ئەمریکا ئەڵێ تۆ نابێت لە ناو ئێستا ناکۆکی ئەسڵیەکە لەسەرەوەیە ئێران ئەڵێ من ڕازیم بە هەموو بابەتەکان بەڵام ئەبێ پیتاندنی یۆرانیۆم بەرهەماتنی یۆرانیۆم لە ناو خاکی خۆما بێ ئەمریکا ئەڵێ ئەبێ لە دەرەوە هاوردەی بکەیت
ئەمریکا ئێرانیش یعنی مێژوو بۆ ئەمەیە ئەگەر پەندی لێوە نەگری ئەبیتە پەند. ئێران ئەم وەڵامە یاوەتەوە ئەڵێ ئێوە لەگەڵ لیبیا کە ڕێکەوتن وزەکەیتان بردە دەرەوە بڕیار بوو وزەی پێ بدەن وە گەمارۆکەشی لەسەر هەڵگرن، بەڵام کە وزەکەیان ئەتۆمەکەیان لە لیبیا بردە دەر ئەو کاتەی ئەو ئەتۆمەی کە پێیانە فرۆشت بە نرخی 5 قاتی بازاڕی جیهانی پێیانە فرۆشت وە گەمارۆکەشیان لەسەر لیبیا هەر لا نەبرد. بۆیە ئێستا ئێران ئەڵێ من ئامادەم ئەو 450 کیلۆیی کە باسەکرێ ئامادەم لە وێزگە یەکدای بنێم بیخەمەژەر چاودێری نێودەوڵەتی وار تا ئەم جارە رووسیاوتی من پێشنیارەکەم بگوازرێتەوە بۆ ئێمە، بەڵام ئێران تا ئێستا بەمە قبول نییە. بۆ چونکە ئەو لە سەدا بیسەی کە چێکی زرد بۆ کاتە لە ڕێکەوتنامەی ئەتۆمی لە ناو ئێرانە هەبوو عەلی ئەکبەری ساڵحی و کات سەرۆکی ئاژانسی وزەی ئەتۆمی ئێرانی بوو لە ڕێگەیدا ئەو چێکە زەردە بگوازێتەوە بۆ رووسیا، بەڵام هێشتا ئەوەش ئێرانی نەپاراست لەوەی کە ئەمریکا هاتە دەر لە ڕێکەوتنەکە. بۆیە ئێستا بەڕاستی جگە ئەوەی کە بابەتەکان تا ڕادەیەک جیاوازە بێمتمانەیەکی زۆر لەلایەن ئێرانەوە هەیە بەرامبەر بە ئەمریکا. بۆیە ئەو ئەیەوێت ئەتا ئێستا داوایەوەی کرد پاکستان و هێزی پاکستان بچووکترە لەوەی بتوانێم دوو وڵاتە ڕێکخا پێشنیازی چین و رووسیای کردووە کە ببنە نێوەنگیر. ئێران پێشنیاری چین و رووسیای کردووە ببنە نێوەنگیر و ئەگەریش ئەیەوێت نێوەنگیرەکە فراوانتر بێ با بچینە نەتەوە یەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش، بەڵام ئەمریکا بەمە ڕازی نابێ. بۆ چونکە ئەمریکا چەکداماڵی نیەوێ لە ئێران تەنها جگە ئەتۆمەکە هاتووە ئێستا ئەڵێ بابەتی موشک بابەتی هەتا کەشتی بەڵێ موشەکە بە 200 کیلۆمەتر بێ کە تقریبا هەر ڕگاتە ئیمارات و بەحرین یعنی ناگاتە وڵات. یعنی ئێستا ئەم ناکۆچی ئەسڵێ لەسەر ئەمەیە و عباسی عێراقیش باسی لەوە کرد وتی کە ئێمە لەگەڵ ئێرە ئەمریکا ڕێکەکەوین تەنها مافێک کە ئەیدەین بە ئەمریکا لە چاو ڕێکەوتنامە ئەتۆمیەکەی 2015 ئەوەیە کە ئەوان بێن سەرپەرشتی بەرهەمهێنانی یۆرانیۆم بکەن بەس لە وڵاتەکەی خۆمان. ئێمە ئەم زانستە نابینە دەرەوە دوایی ئەوان بە گران پێمان بفرۆشنەوە یا چۆن بیانەوێ فشار لەسەر ئێمە هەموو تەنازولێکی ئێران لە بواری نەویەکە بەرامبەر هەڵگرتنی ئەو کەماروایانە ئەو سزانەیە لەسەرەکاتەوە یانی ئەوەی کردووە بەمەرز ئەڵێ ئەگەر یۆرانیۆم لە وڵاتی خۆما پیتێنرا 400 کیلۆکە لە وڵاتی خۆما بوو ئەگەر سزاکەم لەسەر لا نەدرا ئەمەشم لە دەست دەرنەچووە ئەمەم هەیە. بۆیە ئەو نایەوێت کارتەکانی لە دەست دەرچێ. ئەمە تا چەند لەلایەن ئەمریکاوە قبول کراوە تا ئێستا قبول نەکراوە و ئەمریکا ڕاستەوخۆ چەکداماڵینی تەواوی ئێرانی ئەوێ هەر ئەوەی کە جنابی مامۆساوتی ئەیەوێ ئەوەی بەجەنگ بەدەسی نەیەنا بە ڕێکەوتن بەدەسی بێنێ. بەڵام ئایا ئێران ملەدا ئەمە قسەی دوای ئەوش قورسە بەدەستی بێنێ ئەمریکا بە فشار ئەمە قورسە بەڵێ ئەمە ئاسان نییە ویستی بە شێوەیەکی سەربازی بیکە وانە ئەوەی ئەسفەهان بەڵام نەیتوانی چۆن بە شێوازێکی ئاشتی خواز ئەتوانێ زەحمەتە چۆن معنە ئەوەیە با بڵێن شێوازێکی شەڕە. ناوبڕێکمان هەیە دوای دێم و خزمەتان بەڵە بینەرانی بەڕست سەری کاژمێر دەین و خزمەتان لەگەڵ مامێنەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان درێژە بە بەرنامەکەمان دەین بۆ قسەی زیاتر لەسەر خۆناغی ئاگربەز وە گەماڕۆی دەریایی ئێران و ئەمریکا و دەکەوتەکانی. کاکتۆر پێش ناوبڕەکە باسی گفتوگۆکانمان کە ئێستا بڵین لە خۆناغی ئاگربەز داین ئەگەر بۆ ماوەی دو هەفتە گەر تاو کاتە بخیانی یا خود درێژ بکرێتەوە بۆ گفتوگۆکان پێدوای خاڵەکان لێک دوورن ئایکی ڕێکەوتنی ئێران ئەمریکایە تا ئێستا دوورن لە یەکەوە چونکە وەکو باسمان کرد ئەمە 4-5 پرسی هەیە کە سەرەکین بەڵام ئەمریکا تەنها 2 پرسی سەرەکی هەیە. ئەگەر یەکێکیان سەر بگرێ با بڵێن بگەنە ڕێکەوتن لەسەر پرسێک یان هەردوو پرسەکەی ئەمریکا ئێستا کە سەرەکین هاتوونەتە سەر بەرنامەی ئەتۆمی و گەڕووی هورموز باش بەڵام تۆ ئەی گەمەڕۆی ئابووری چی لەکەی پرسی سەرەکیە لای ئێرانیەکانە و یەکەم پرسە لای ئەوان. دوای ئەوە مەسەلەکەی هین با بڵێن لوبنان وڵاتانی تر ئەوەی کە پەیوەندی بە ئیسرائیلەوەی هەوتمان لەبەر ئەوە تا ئێستا لێکتێگەشتی تەواو نییە لە بینیانە تا ئێستا ئەم ئاگربەستە ئەتوانم بڵێم دووبارە خۆ ئامادەکردنە بۆ شەڕ خۆ دووبارە خۆ ڕێکخستنە بۆ شەڕ تا ئێستا. بەڵام بۆ ینی ئەگەر ڕێکەوتنی نایە بڵێن ئەمریکایان ئێران
هیچ هەردوویان هیچ هەمویان سوورن لەسەر مەرجەکانی خۆیان بە هیچ شێوەیەک نایەنە خوارەوە هەردوو لە ئەوەی هینەکان با بڵێن تا ئێستا هەواڵەکان بەم شێوەیە بەڵام لەو دیوەیە شەڕەکە هەیە لە لوبنان وانە بۆ ئیسرائیلیش لەسەر زاری هەر بە ڤیددیۆیەک نیتانیاهۆ نەخشەیەکی دەرکرد هەندێک وڵ ئێران و سووریا و عێراق و یەمەنی دا بە ڕەنگێکی جیاواز لە ڕەنگەکان ئەڵێ ئەمە مەحوەری شەڕە و ئێمە بەردەوامی نەبین بەردەوام ئەبین لەگەڵیانە یعنی شەڕەکەی نیتانیاهۆ بەردەوامە بەڵام ئەو پێشتر دیک ڕوخسای ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕم ئەویان بۆ نەکرێ یاخود باسی دەوڵەتی گەورەی ئیسرائیل و ئەوە هەر هەیە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە لەگەڵ پرۆژەی ئیبراهیمی زایە بۆی جێبەجێ دەکرێت کە ئێستا بەڵێن شەڕی لوبنانی بۆ یەکلا ناکرێتەوە ئەو حوسیەکان ئەوە شەڕی غەزە بە تەواوەتی یەکلا نەکرێتەوە جێبەجێ دەکرێت ئەوە پرۆژەی ئەمریکایە خۆی ئەوە پرۆژەی ئەم دوو پرسە پرۆژەی ئەمریکایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایە چەندە سەرئەگرێت چەندە سارنەک ئەوە ڕووداوەکان ئاراستەیە باش بەس قسە لەسەرەوەی بۆچی لە مێژوودا ئەمریکا و ئیسرائیل هەر لە سەرەتایی بڵین دروست بوونیانەوە بەردەوام لە شەڕدان پێویستە بەچی یعنی ئێستا ئەوە چە بۆ من ئەمریکا باز لەوە دەکرێت 230 ساڵ لە کۆی 250 ساڵ تەمەن لە شەڕدا و ئیسرائیل زۆرترین شەڕی کردو پێویستە بەچی هەر پێش ئەوەی ئەمریکا سەربەخۆی خۆی وەرگێ لە بەریتانیا هەر مەیدانی شەڕ بووە هەمومان ئێمە خۆمان فیلمی هەر لەسەر خوێن و گیانی هندی سوورەکان شەڕی لەگەڵ هندیە سوورەکان پێش ئەوەی شەڕی ناوخۆی ئەمریکا دەست پێکە هەر شەڕ هەبوو ئەمریکا ئەتوانم بڵێم کەلتوری ئەمریکا لەسەر بنەمای شەڕ دروست بوو دەستی پێکرد و تا ئێستا وایە ئەمریکا ئێستا خۆی بە زلهێزە زانێ و مافی خۆی ئێستا زلهێزە یەکەم زلهێزە ئێستا لە دنیا بەڵام بۆ ئەوی بە زلهێزی بمێنێ سیاسەتەکەی هێزە یعنی بە زەبری هێز ئەبێ بمێنێتەوە بە شێوەیەکی زلهێز بمێنێ ئەمە ڕێک یعنی جیاواز لە ساسەت لەگەڵ چین هەیە چینش زلهێزە بەڵام بە شێوازێکی شێوازێکی ئاشتی خوازە ئەوان سیاسەتێکیان هەیە پێڵن ون ون وانە یعنی تۆش سەرکەوە منیش سەرکەوە بەڵێ تۆ سەرکەوە منی سەرەکەوم چۆن ئەمە کاتی خۆی پێش لە ساڵی 1400 زاینی ئەو کاتا سەرکردەیەکی سەربازی چینی هەبوو ناوی شنگ هی بوو موسڵمان بوو ئەو شنگ هەیە با بڵێن فەرماندەی هێزە دەریایەکان بوو کاتی خۆی چین ویستی هەمان ڕێبازی ئەمریکا بگرێتە بەر کە بتوانێت چەند شوێنێک داگیر بکات و ئیمپراتۆرێک دروستکە و ئەم شی وتی وانە وا نابێ ئێمە ئەتوانین ئەو کۆمپلیمنتیشن یعنی تەواوکرد بین لەگەڵ ئەو لە ڕووی ئابوووریەوە لەگەڵ ئەو وڵاتانە و ئەتوانین ئێمە استیعابیان کەین و بیکەین بەهی خۆمان چۆن هەستا چوو چەند وڵاتێک هندستان و ئەو ناوچەی ئێسا پاکستانەوە ناوچەی هندی سینی یعنی لە بینی هندستان و چین لەگەڵ سەرکردەکانیانە دانیشت وتی ئێمە ئەتوانین ئەوە بکەین لەگەڵتانە هاوکاریتان بکەینەوە ئێوە پێویستان بێتیان ئێمە هیچمانی ئەوە مانێوتی ئەگەر بەندەرتانیان بەندەردان بۆ جادەتانەوە جادەتان بۆ دروستەکەینە کەشتیتانە کەشتیتان بۆ درۆ ئیتر هەموو شتێکیانە داتێ بۆ ئەوەی ئابووری خۆی بەهێز بکە لەو لە ڕوانگەی ئابوووریەوە ئەتوانێ ببێتە زلهێز و لەو ڕۆژەوە ئەمڕۆ تەبەن خۆ دەزانیت ڕووداوەکانی داگیرکردنی یابانی و بۆ چین و کۆریا ئەو ناوانەوە دەکرد ئەمەی دواخست بەڵام دوای ئەوە کەم کەم هەم توانیان خۆیان بگرن جارێکی تر و ئەو شەڕی لەگەڵ حکوومەتی هندی بەریتانی کاری خۆی دروست کە شەڕی ئەفیون وانە بوو ویستیان ئەمە بەریتانیایە ئەمە سیاسەتی بەریتانیا چەندە بەرامبەرەکەت بێهۆشکەی چەندە بەرامبەرەکەت لاوازکەی فەقیریکەی ئەو ئەتوانی تۆ داگیریکەی ئەتوانی کۆنتترۆلیکەی بەڵام دوای ئەوە با بڵێن دوای شەڕی جیهانی دووەم لەگەڵ شەڕ جیهانی دووەمە دوای شەڕ جیهانی دووەم ماو و جەماعەتەکەی و حزبی شوێی توانیان دارێکی دەوڵەتی سین دروستکەن و هەمان سیاست ون پەیڕەو بکەن
ئێستاش ئامادەن بۆ هەر وڵاتێک باش ئەتوان هەموو جۆرە پرۆژەیەک ئەنجام بدەن بۆ ئەوەی بتوانن لەگەڵیان بەس بەڕێز لەسەر کولتوری شەڕە ئەمە لەسەر کولتوری شەڕەکەم ئامارێکم خوێندەوە دەڵێ تەمەنی 250 ساڵە 239 ساڵ 229 ساڵ لە جەنگدا بووە ینی بەبەردەوامجا شەڕی ناوخۆیی بێ جەنگی جیهانی بوو بێ جەنگی کۆریا بوو بێ عێراق بوو ڤێتنام بوو بێ سۆماڵ بوو بێ بەڵێ وایە هەڕەشەش لە کەنەداکە ئاڵێ من کەنەداکەم بە ویلایەتێکی ئەمریکی تەنیشتی خۆی هیچ جیاوازی نییە لە بین کارەکەچی کە بەردەوام خەریکی شەڕ پێویستە بەچی ئەوە خۆی ئەمە سیاسەتی غورورە ئەمە بغراییە ئەمریکا سیاسەتەکەی وەکوتم بنەماکەی شەڕە لەسەر بنەمای شەڕ دروست بووە کەلتورەکەی گەشەی کردووە من چەندە بەهێزم چەندە یعنی هێزی سەربازی مەبەستم نەک هێزی ئابووری وەکو چین لەبەر ئەوە ئەو چەندە بتوانێت شوێنێک بۆ نمونە کە هۆکارێکە بۆ بەهێزکردنی ئەمریکا بۆ نمونە نەوت لە شوێنێکە وانە لە ئەوەی ڤەنزوێلا بۆ نمونە ئەوەی ئێران هەمانە هەموو مەستی چووکە ئێستا خۆتە زانیت دروشمی ترامپ ئەوەیە ئەمریکا دووبارە مەزنەکەین بەچی مەزنیەکە بۆیە مەزنیەکە تۆ کۆنتترۆلی داهاتەکانی وڵاتان بە شێوەی داگیرکردنی سەربازی هەڕەشەکردن بۆیە ئەمە سیاسەتی ئەمریکا ئەمە بۆ ئیسرائیلیش دروستە بە پختی بێ سوپاس دەکەم دوێژ دێمە خزمەت ینی بەردەوام کە لە شارە لە 1970 کە لەوێ بڵێن دروست دەکرێت لەسەر فەڵەستین سەرساوی فەڵەستینەکان شەڕی کردووە لە 1970 ئەوە شەڕی بڵین لوبنان 82 شەڕەکانی غەزەیە ئەوەی جەنگی ئێرانە ئیسرائیل خۆی پێش با بڵێن پێش ئەوەی وعدی بلفۆر وانە جوولەکە هیچینێکی با بڵێن چالاکی سەربازی ئەن نەبوو بە هیچ شێوەیەک لە عێراق بۆ نمونە جوولەکە 2000 ساڵ بوو لە زمانی نەبوخەدنەسەرەوانی هەتا ساڵی 51 هیچ ڕۆژە لە ڕۆژان لە مێژووە باسی ئەوە ناکا بڵێ ڕۆژە شەڕێکیان کردبێت یە شەڕێکی عەشایری شەڕێکی دووهێزیانی بە هیچ شێوەیەک نە ئاینی نەمەزەبی نە عیلاقیان بە هیچ شێوە بەڵام بۆ هینەکانی تر هەیە بۆ ئاینەکان بۆ مەزەبەکانی تر زۆرە بە 1948ەوە شەڕەکانی دەست پێ دەکە لە پێشتر کۆمەڵێ میلیشیا و کۆمەڵێ باند و ئەمانە بەڵێ باندێکی زۆر هاگانا و جەماعەتی باندێکی زۆر هەبوو باندی زایۆنی با بڵێن بەشدار بوون لە دەرکردنە لە کوشتنی یان جینۆساید کوردین فەڵەستینیەکان و هەروەها دەرکردنی فەڵەستینیەکە ڕاونانیان لە کڕینی خانۆکانیان بەتر بە زەبری هێز بە زەبری پارە بە هەر شتێک ئەوە هەبووە تا 1940 شەڕەکە دەرچوو لە ئەو ناوچەی کە لە ژێردەسەڵاتیانە بوو لەگەڵ دەوڵەتە عەرەبیەکان شەڕیان کرد 48 دوای با بڵێن جاردانی دەوڵەتی ئیسرائیل بەڵێ تا ئێساش لە شەڕن و خۆشی ینی چواردەوری ئیسرائیل هەموو دژمنە خۆیان باسیەکەن و عەرەبیش باسیەکە هەمویان دوژمن ئێستا ئێرانیش هاتۆتە سەری بەڵام ئیسرائیل بەبێ ئەمریکا بەبێ ئەوروپا ناتوانێت بمێنێت ئەمریکا ئێستا توش بوو وەکو موسیقە لە قوڕگیایە یعنی ئێستا چی بکە ناتوانێت واز لە ئیسرائیل بێنێ و ئەبێ پابندیش بە داواکاریەکانی ئیسرائیل سوپاس دەکەم کاکتۆر بۆ چوونی جەنابەت لەگەر لە سەردانوسانەکە شتێکیش ناوێت سەبارەت بەوەش کە ئەمریکا و ئیسرائیل بەردەوام بۆنم لێرە جەنگیان هەڵگیرساندووە ئارامی و جگە لەوەش ئێستا دوای ئێران باسی جگە لە کوبا لە ئەمریکای لە نزیک ئەمریکا باسی وڵاتانی تر دەکرێت تورکیا پاکستان چیان دەوێت بڵێنە ناوچەکە بەڵێ لە ڕاستیا پرسیاری هەرە گەورە لەم کاتەیە ئەوەیە کە ئایا شەڕ دەست پێ کاتەوە یا دەست پێ ناکات ینی من ڕۆژانە ینی ئێستا لە هەر کۆڕووکۆبوونەوە و پرسیار و گفتوگۆیەکە خەڵق قەلەقی ئەوەیە طبعاً تاکەی هەوڵاتیانی ئێمە ژەگرێتەوە ئەوە بۆ چونکە ئێمە لە ڕابردووی نزیکە ئاسەواری ئەو شەڕە ڕێخی ئێمەی گرت دەوامی قوتابخانە و زانکۆکانی ڕاگرت
کارەبای بەجارە سەفر کردەوە یعنی کۆمەڵێ ئاسەواری زۆر خراپی هەبوو ترس و تۆخێکی زۆر ڕاوکیەکی بێئەنداز بوون و زیانی گیانیشمان هەبوو زیانی گیانی تۆ ساڕۆخمان بەرکەوت شەو یعنی ئەو هەموو دڵ ڕاوکەیە وە ئێستا خەڵک ئەوە پرسیارە جەوهریەکە لەلای شەڕ دەست پێکات یا دەست پێ ناکاتەوە بەڕاستیە من یەک تۆز زاکرەی خۆمان بەرینەوە پێش دەستپێکردنی شەڕەکە ئەمریکا ئەم هەموو ئوستوڵەی ئەهێنا و کۆیە کردەوە لەو کاتای قسەیەکی باو زۆر بوو ئەیانوت ئەم هەموو تەحەشوداتە عەسکەریە بۆ ئەوەیە کە فشار دروستکات کە تەبعاً تێرچوویەکی زۆر زۆریشی هەبوو ئەو ئێستەش لایەزار کە باز لەوە کرێ ڕۆژی 1 ملیار تێچووی 1 ملیار دلار 1 ملیار دلار یعنی تۆ تێچوو ڕاستە خۆی جەنگ بەڵێ هەر ئەو خەڵکە و ئەو مەساریفی ئەو تەحەشوداتە کە هەیە بەڵام ئایا ئەو تەحەشودە ئەوەی ئەهێنا ئەو هەموو مەسرفی تیابکە ئەمریکا و بەرەنجامی ئەو تەحەشودە ئایا ئێرانی والێ کرد بۆ نمونە تەسلیم ببێت لە نەتیجا ئەوە بوو هەڵگیرسا شەڕەکە کە من قەنەعەتم وایە ئەو تەدەخلی ئیسرائیل لەسەر خەتی ئەو بابەتە لەو کاتەش هەر دەست پێ ئەکات کە ترامپ لەوانەیە هەر نیەتی بوو بێت کە ئەو هەموو فشارە ئەو هەموو هێزە پیشانەدا هەر بۆ ئەوی بەرامبەرەکە دانوستان بکات تەنازول بکات دانیشێت یعنی دوورکەوێتەوە لە شەڕەکە یعنی ئەوە بوو هەر ئانووسا تا بوو دانیشن ڕێگەکەون ڕێک ناکەون یەکەم جار کێت یەکسەر لێە ئیسرائیل لێە بەڵێ لە جەنگی 12 ڕۆژە ئەو دەسیوەشان لەبەرەوە باش دەست پێ دەکاتەوە لە خۆناغی دەبین منەڵێم ئەو ئێستاش خۆ لە هزار ئەو تا ترام هەروە ئەڵێت ئەڵێ من قواتێکی زۆرم هێشتەوە لە منتیقەکەیە بۆ ئەوەی ئەگەر دانوستانەکان سەر نەگرێت ئێمە حازرین لی بدەینەوە بەس لەکوێ ئەداتەوە چۆنی لێ ئەداتەوە و ئایا نەتیجەی چیە بێت ئەوە بەڕاستی ئایندت دەریەخات بەڵام ئەوەی کە ئێستا گرنگ بێت ئێران سیاستێکی تر یاخود ئەمریکای ناچار کردووە کە تەنها خۆی لە شەڕەکان نەبێت بۆ نمونە بۆ بە شەڕێکی ئابووری زۆرێک لە وڵاتی کە زەرمەند دەبن لەو شەڕە باسی گەروی هورموزە و باسی گەروەکانی ترە کە ئەو بابل من دەبم زۆر نزیکە یەکێک لە ئاسەوارە خراپەکانی ئەم شەڕە کە بۆ نمونە ئێستا ئاگامان لە خەبەری تازە نییە چەند 3 ساعتە 4 ساعتە قەراری داخستنی یا گەمارۆکە دەستی پێ کردووە ئایا پەرچەکردار چییە؟ ئایا ئێستا مەسەرەن هیچ شتێکی بەریەکەوتنێکی سەربازی ڕووی داوە بۆ ئەوەی ئەو گەمارۆیە بسەپێنرێ ئایا هیچ مامۆستا بۆ سەپاندنی گەمارۆ ئالیەتەکەی چۆنە بێت وانێ میکانیزمەکەی چۆنە بێت طبعا ئەوەی گەڕووی هەرموز ئەوەی باسی ئەمریکاش باسی کرد خۆشی باسی کرد هەندێ بەلەمی با بڵێن خێرای خۆکوژی هەیە بۆ دژی قسەی دەرەچن دژی کەشتی ئەڵێ هەرچەندە خۆی وتی هیچ هێزی دەریایی نەماوە هەمووی ئێستا لەبن بەزەوانە ماوە بەزەو بەلەمەتی ئەو بەلەمە ئەم بەلەمە ئالیەتێکە با بڵێن میکانیزمێک بەڵام لە بابلمەندە ئەبێ چی بێت و کاردانەوەی چێ بێت ئەوانە لەبەرەوە ئاسەوارەکانی فراوانبوونی ینی جەنگەکە دەست پێ بکاتەوە یاخود ئەمریکا ئێستا بەڕێز باس کەسە کەشتی گەلی جەنگی کەشتی فڕۆکاڵگەر کاموشەکە زۆرتری هێناوە هەمووی لەم جەنگە تاقی کردەوە بۆمبەکان فڕۆکە پێشکەوتوەکان بەس هێرشی زەمینی مابوو لەگەڵ بۆمبی ئەتۆمی پێدا بچینەوە قۆناغێکی دیکەی شەڕ یەکێک لە ئەگەرەکان ئەوەیە کە پەرسەندنەکان بەرەوە بڕات ئەگەر شەڕی گەرم یا شەڕی دەسەویەخە کە لە گەمارۆکە یعنی ناچار ببێت ئەمریکا ئەو کەناراوانەی کە ئەوێ حەسار بخاتە سەری ئەوێت بە تەواوەتی ئێران بخنکێنێ دەست بخاتە قوڕیی هیچ شتێک نەجوڵێت یا جۆرێک لە پەرچەکردداری بۆ دروست بوو ئەم بە ناچاری هێرش بکاتە سەری شەڕی زەمین ئەو مارەنسانی بۆ ئەوە هێناوە کە تا ڕادێک ئەو سنوورانە بگرێ کە ئێران پێما بێت تەسریحاتەکانی ئەوەی ئەڵێ ئامادەین بابێن وەکو بڵێ ئەوش جۆرێک لە ئامادەکاری تەواوی هەیە کۆمەڵی خەڵکی متەتەوع و خۆبەخشی ئامادە کردووە کە
هەمومان ئەزانین کە ئەوان مەبدەئین ئەمە لە بیرمان نەچێت ئێران دوو خاڵی بەهێزی هەبوو لەم شەڕەیە یەکێکیان بریتی بوو لەو مەبدەئی بوونەی کە ئێستاش ئەو هەموو سەرکردیان نەماون کە ئەبینی ئێستاش وەکو جاران ئیش ئەڕاتە هیچ شتەپەکی نەکەوتەوە ئێستاش منوە ئەزانم هەر خەڵکی تری بەدیلیاندانەوەوانەی کە زۆر سەرنجە کۆنسوڵێک باڵوێزیەکی ئەم ئێرانە لە وڵاتانی دیکە هیچ کامی نەکشاوەتەوە یعنی هیچی سار نەبووەتەوە وڵاتانی دیکە کە هێرشە کرایە سەری یەکسەر باڵوێز و کۆنسوڵەکان داوای پەنابەریانە کرد بالفعل فرصتیان ئێستا کۆمەڵە یاریچیەکی ئێرانی لە ئوسترالیا بوون داوای ئەوەیانە کرد کە خۆیان پەنابەریانە دەنێ قبولیان نەکرد یعنی ئەم یەکبوونە لە ناوێرانە ئەم مەبدەئی بوونە بەڵە چەکێکی بەهێزە بەهێزەوە ئەمریکاش بێت جوان لەوە تێگەشت شەڕەکە خۆناغی ئەوە یەکێکیان بوو خاڵە بەهێزەکە خاڵێکی تری بەهێز بریتی بوو لەم گەروی هورمزە کە ئەتوانێت بیکە بە خاڵێکی فشار بۆ سەر وڵاتان و گەورەکردنی شەڕەکە لەسەری و ئابووری و بە کورتەکەی شەڕەکە خەڵکی کە بکا بە خاوەنی ئالەما ئەمە بەڕاستی منوە ئەزانم لەمەشە ئێران ئەگەر لێزانانە و وەرقەکان بە جوانی ڕاتکێشێت دەواشە دووری ئەخاتەوە لە شکستۆک و چۆن لە ناوخۆی خۆیان تا ڕادەیەک ئێستا سەرکەوتنی بەدەستێنا و نەکەوتووە ئێران یعنی هەر نەکەوتنی گەورەترین سەرکەوتنە خۆەوە یعنی ئەوە کەنەوەی دروست بۆ ئەم شەڕە ئەتوانی ئەوە بڵێ زەرری زۆری کردووە بەس هەمووی لەم دیوی نەکەوتنەوەیە کە نەکەوتووە کەواتە سەرکەوتووە لە شەڕی گەمارۆیشان لە ناو مەزیقی هورمزیش ئەویش بە هەمان شێوە منوە ئەزانم وڵاتی کە تەدەخولکەن یان هەر بەو بەهڕەشەکانی ئەو بەردەوام بێت و هیچ نەتیجەیەکی نەبێ من قەناعەتم وایە بە هەمان شێوە سەرکەوتن بۆ ئەوێ بەڵام لە ڕاستیە ئایا نەتیجەی ئەم فشارانە ئایا ئەمریکا چاوەڕێی ئەوەیە کۆمەڵە سەرکردەی تر بێنە پێشەوە دانوستان بکەن و قسەی ئەو تەنازلی بۆ بکەن و ئیتر ئەم شەڕە کۆتایی پێبێت ئەمە پێم وابێ ئەوەش هەر قورسە لەسەر پاکستان و ئەخیر قسەماوە بۆ ئەمە ئەم شەڕە ئەمریکا وەکو باسان کرد ئێستا پێشتر کاک دکتۆر زۆر بە جوانی باسی مەوزوعەکە شتێکی ڕێشەییە قەناعەتێکە نەزەریەی وایە ئەمریکا نەزەریەی سەرمایەداری باسی هێزی سەرمایەداریە کە پارەی هەیە چەک و ئەسلحەی هەیە قووەتی هەیە وڵاتانی ڕێگەی سەربازی ئەتوانێت خۆی فەرسکا بۆیە ئێستا توانی باشە نەیتوانی ئەمەکە خۆ گۆڕانکاریمان لە بەردەما کاکە خۆ ترەمپ هەتا دنیا ئەو نامێنێت وانە ئەوە ئێستا انتخاباتی نسفی هەیە لەوانەیە مەچان شکست بێنێ فترەیەکی تر نامێنێت بە هەمان شێوە ناتانیاهۆ ئایا هەتا دنیای ئەمێنێت نەخێر خۆ ئێستا شتەکان حەسر کردووە لە هینی ئەوە لە نەزەری ئەوە لە بۆچوونی ئەوە کە قسە ئەکا و خەریتە دروستەکا و ئەمەیە ئاەتەکەی خوای گەورە وەیەم کوڕونە وەیەم کوڕڵڵا وانە وەڵاو خێرڵماکرد ینی ئەو شتەی ئەوان ئەیڵێن ئەوەی ئەوان نیەتیانە ئەوەی ئەوان بەرنمەیانە ئایا هەموویەتە دی ئایا جێبەجێ ئەبێت خۆ بە قسەی ئەوان بێ وایە هیچ نەمایە بۆیە من قەناعەتم وایە ئێستا ئەمریکا بۆ ئیسرائیلیش هەنگاوی زۆریاننا بەم شەڕەت زۆر زەرریان نا بەس گەشتن بە ئامانجیان من ئەزام ئەگەن ئەوەش باسی ئایندەیە و ئەم زەرریان گەیاند بە زەرریان گەیان گەیشتە ئامانجەکانیان بەل شەڕ بە ئاشتیش بە دانوستانیش تا ئێستا مایەتی بۆیە تەسەورەکرێ ئاوا مەسەرەن بە بێ سەرکەوتن و بێ دۆڕاندنیش بەو شێوە بمێنێتەوە خۆ ئەزانێت بە فترەیەکی تر دەست پێ ئەکاتەوە یان هەر بەو شێوەیە کۆتایی کرد مامۆستا خزمەت بەڕێز سەبارەت بە خاڵی دانوستانەوەی لە پاکستان بەرەوە چوو بۆ شکستی هێناگەری هەیە دەست پێ بکاتەوە دانوستان هەر مەسەلەی ئەتۆمە یاخود لە بواری دیکەش ناکۆکی زۆر قوڵ هەیە یاخود کێڕەکەوتنی ناوێ با ئێستا بینەوە سەرباسی ئەو پێناسەیەکی بچووکی سەرکەوتنەکە بەڕاستی سەرکەوتن بۆ ئێران من لە شوێنی کەژوتومە بریتە لە مانەوەی نظامەکە باش و سەرکەوتن بۆ ئەمریکا بریتە لە تەسلیمکردنی ئێران یعنی ئەگەرم دو ئامانجە بۆ هەر کامیان بەدی بێ توانین بڵێنەوە لە ڕۆ استراتیژیەکەوە نەک لە ڕوە فعلیەکەوە ئەوەی کە ئێستینە لە ڕۆ استراتیژیەکەەوە ئەویان بە سەرکەوتو داانرێ و بۆچی دانوستانەکان کرا جاری ماوەی لەم پێشی ئاماژەمان پێکردی چێک لە هۆکارەکان ڕزگارکردنی
ناتانیاهۆ بوو لەو مەزەقەی کە تی کەوتبوو ترامپ و هەتا ناتانیاهۆش لەو مەزەقەی کە هەڕەشەی گەڕانەوە بۆ چاخی بەردی ئێرانیانە کرد ئەمە لەلایەکی دیکەوە ئێمە ینی ئەو سیستە وەکو مامۆسایش باسی کرد ئەو سیستەمەی ئەمریکا و ئیسرائیل ئاوە هایە ئەگەر بزانن بەرامبەرەکەیان لاوازە هەرگیز دانوستانی لەگەڵ ناکەن یعنی کە لە سەرکەوتن نابن وەکۆی لە غەزە دیمان هەتاوی کە ئێستا لە لوبنانی بینین ئەوان ئەگەر لە سەرکەوتن نابن هەرگیز دانوستان ناکەن یعنی چوونە قۆناغی ئەم دانوستانە ئەمە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە نەیانتوانیوە لە جەنگە ئامانجەکانی خۆیان بپێکن بۆیە چوونەتە قۆناغی دانوستان بە قۆناغی دانوستان لەسەر چەند بنەمایەکی زۆر ئەساسی بوو جارێ ئەگەر سەرەتا باز لە وەفدەکانی هەردوولا بکەین یان نوێنەرەکانی هەردوولا ئەتوانم یعنی ئەوەی کە سەیرم کردن لە هەردوولایان نوێنەری ئێران زۆر چۆنەڵی پسپۆڕیەکەیان زیاتر بوو و بەرپرسیارەتی هەم سەربازی و هەم یاسادانان کە قاڵیباف خۆی سەرۆکی دەسەڵاتی یاسادانانە و هەم وەزارەتی دەرەوەش لە ئێرانە یعنی لە هەتا اقتصادیش هیمەتی سەرۆکی بانکی بڵێن مەرکەزی ئێران ئەو کابرا هیمەتی ناوە ئەمەش لە ناو وەفدەکایە بوو یعنی چوار ئاڕاستەی سەربازی اقتصادی یاسادانان وەزارەتی دەرەوە هەر چواریان لە وەفدەکەی هابوون و ئەوتراکە خاوەنی دەسەڵاتی تەواویشن بەڵام چوارچێوەیەکی دیاریکراویان بۆ دانرابوو ئەوەی ئەمریکا تا ڕادەیەک پێشترش تۆزی ئاماژەمان پێدا تا ڕادەیەک لاوازی پێوە دیار بوو لەوەی کە خاوەنی و هەتا ئێرانیەکان ئاماژیان بەوە داوە خاوەنی دەسەڵاتی یەکلاکەرەوە نەبوو لە ناو دانوستانەکانە ئەبواە تەلەفۆنیان کردایە بۆ ئەمریکا و هەتا لە کاتی گفتوگەکە ناتانیاوە تەلەفۆنی بۆ کردوون بۆیە ئامانجی ئیسرائیلیش لە ناو گشتی دانوستان و جەنگەکە وازەحە کە ئامانجێکە کە ئاشتی ناوێت لە ئێستەیە بەم جۆرەی کە ئێران بمێنێتەوە ئەو ئاشتی ناوێت ئێرانی کێوێ ئێرانی چۆکو وڵاتانی عەرەبی کەوەی ئێستا هەیە چی بیوێ بیکایان ئەمریکا ئێرانێکی وەکو ڤەنزوێ لایەوێ بۆیە ئەمە چوونە قۆناغی دەستەمۆی بکە بەتاکید یعنی خۆی تەواو هەموو چی بیوە لە وڵاتە بیکە هەتا ئەگەر سەردەمی پەهلەوی لە بەرچاو بگرین قانونێکیان لە ئێران نەدانا بوو پیانەوت کاپیتالۆسیۆن چی بوو قانونێک بوو ئەگەر ئەمریکیەک ئێرانیەک بکوژێ لە ئێرانە دادگاکانی ئێران بۆیان نەبوو ئەو ئەمریکا دادگایی بکەن ئەبوایە دادگای ئەمریکا دادگایی بکردایە هەتا یەکێک لە وتارەکان ئەڵە تەنانەت ئەگەر دوور لە ڕووی مەجلیس و بینەرانیش ئەگەر سەجێکی ئەمریکی قاچی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی ئێران کە خودی شابوو بگرێ ئەوە شابۆی نییە محاسبەی ئەو سەگەش بکە ئەبێ ئەو سەگە ببرێتەوە لە ئەمریکا محاسبە بکرێت یعنی ئەم قۆناغەیانەوێت کە بگەڕێتەوە بۆ ئێران و ئەمەش لە 79 لە دەستیان دەرچووە ئەمریکا زۆر یعنی تامەزرۆیە بگەڕێتەوە ئێران هەتا لە مقابلەیەکی ترامپە لە 75 جوابزانم یا 76 خەونی ئەوەی دیوە کە بچێتە تاران و ئوتێلێک دروستکە بۆیە دوور نییە ئێستاش ئامانجەوە بێ بگەڕێتەوە تاران و ئوتێلێک دروستکە ئێران بە تەواوی لەژێر دەسەڵاتی خۆیان بچنەوە سەر مێزی گفتوگۆ ئەگەری شەڕ هەیە ئەگەری دووبارە دانوستان ئەم مێزی دانوستانە ئێستا چوونەتە ناو سەر قۆناغی یاگر بەسەوە و لەم قۆناغە چەند بابەتێک کێشەیە ئەتۆمە کە پێشتر تۆ زێگا ئاماژەمان پێدا و گەروی هورمزە بۆ بابەتی بێمتمانەییە و فراوانی جەنگی هەواییە بۆیە بەڕاستی ئەمانە یەک لە یەکەگەر بتوانین قسەیان بکەین لەوانەیە کات زۆر بووە بەڵام تا ڕادێک ئەتۆمەکەمان باس کرد بابەتی گەروی هورمزیش ئێستا بووەتە چەقێکی هێز بۆ ئێرانیەکان کارتێکی بەهێز بۆ ئێرانیەکان بۆ چونکە ئێرانیەکان لە دانوستانە داوای قەرەبووی زیانەکانی جەنگیانە کرد ئەڵێ ئەگەر ئێمە قەرەبووی زیانەکانی جەنگمان نەدەنێ ئەبێ حاکمیەتمان بەسەر گەروی هورمزە هەبێ بۆ ئەوەی پارەیەک وەربگرین بۆ ئەو زیانانە بەکاری بێنین و ئاوەدانی بکەینەوە هەر شوێنێک زەرەرمان بەرکەوتووە ئایا ئەمریکاش بەمە ڕازیە بێ ئەتەوە بەردەوامی دانوستانەکان یان بابەتێکی کە ئەگەر بابەتی جەنگی ئەتۆمی ئایا ڕۆدا سیناریۆکان بۆ داهاتوو چۆنە بەزە هێرشی وشکانی ماوە لەگەڵ ئاتۆمی وایە هەمووی ئەوانەی کە قەرار بوو ئاژاوی ناوخۆیی کودەتا هەتا دزینی ئەو 450 یا بردننی ئەو 450 کیلۆ یۆران ئەمانە تا قۆناغێکی کۆتایی بڵێن شکستیانە ناوە ئێستا سیناریۆکان بۆ داهاتوو چۆنە سیناریۆکان بەڕاستی هێشتنەوەی جەنگەوە کۆی کە لە نێوان رووسیا و ئوکرانیایە نەشەڕ نەئاشتی و هێرشی بەردەوامیش بەم شێوەیە و جەنگی دووەم فراوان بوونی جەنگی موشەکی و جەنگی سەربازی کە هەر لە دوورەوە زۆر جار
یەک بپێکن و هێرش بکەنە سەر یەکتری یان گەیشتنە بە قۆناغە کۆتاییە زۆر مەترسیدارەکە کە ئیتر هیچ کەس زیانی بە بێزیان لی دەرناچێت بریتە لە جەنگی ئەتۆمی و ئەمریکا بەڕاستی زۆر هەوڵ ئەدا نەگاتە ئەو قۆناغە بەڵام بەڕاستی ئەگەر ئێرانیش هەرمل نەدا سیناریویەکی کراوەیە کە وەکو چۆن هێرۆشیما و ناکازاکی جەنگ کۆتایی بە جەنگێکی جیانی هێنا و چۆن هەڵەبجە کۆتایی بە جەنگێکی ئێران و عێراقێنە دوور نییە یعنی کارەساتێکی مرۆیی لە کۆتایی جەنگەکەەوە ببێتە هۆیەوەی کە کۆتایی بەم جەنگە بهێنێ و ئەمریکا ئامانجێتی لە دوای خۆی کۆمەڵە سیناریوی دیکە بۆ ئێران ئەمریکا هەرگیز ڕازی نابێت بەم سەرکردایەتیە سیاسیە بڵین سەربازیی ئێستا ئەتوانین بڵین کۆمەڵی کەسی پێشنیار لە ناو بڵێ ناوەندەکانی ئەمریکایە یەکێک لەوانە محەممەد جەواد زەریف کە پێشتر وەزیری دەرەوە بووە و پەیوەندیکی باشی تا ڕادەیەک لەگەڵ ئەمریکەکانەیە لە ئەمریکا خوێندوێتی زمانەکەیان باشە زانێ ئەم کابرا لە 22 ساڵیە نوێنەری ئێران بۆ لە نەتەوە یەکگرتووەکان بۆیە لە بابەتی سیاسەتی نێودەوڵەتی و ئەم کۆتاییانش وتارێکی بڵاو کردەوە تا ڕادەیەکی زۆر شارەزایە هەم لە ناو ئێرانیش کەسێکی قبول کراوە لای ئەمریکیەکان و دووهەم محەممەدی خاتەمی لە دوای ڕەفسنجانی سەرۆک کۆماری ئێران بوو تیۆریایەکی هەیە بە دژی تیۆریاکەی هانتینگتۆن ئەو کاتە کە هیوت پێکدادانی شارستانێتیەکان ئەم تیۆریایەکی هەیە بە ناوی گفتوگۆی شارستانێتیەکان لە ساڵی 98 یەکەم جار کە لە وتاریدا لە نەتەوە یەکگرتوەکان ئەمەی پێشکەش کرد لە ساڵی 2001 بوو پێم وابێت ساڵەکە بە گشتی نەتەوە یەکگرتوەکان ناوی نا ساڵی گفتوگۆی شارستانێتیەکان و ئێرانیش پێشکەوتنێکی باشی لە سەردەمی ئەو بەدیەنا و پەیوەندیشی لەگەڵ دەرەوە باش بوو سێمیان ئەگەر سیسانی ئیجازەبەی موسەوی کە لە قۆناغی ڕابردووە بڵێن نێسە دەست بەسەرە لە ناو ئێرانیەکانە زۆر مەقبولە و لە قۆناغی بڵێن شۆڕشی یا بڵێن ڕاپەڕین یا خۆپیشاندانەکانی ژینە ئەمینی موسەوی پێشنیاری کرد کە ڕیفراندۆم بکرێت بۆ دەستکاریکردنی دەستور بۆی ئەم سێ کەسایەتیە بە دووری نازانم ئەگەر ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان ئێران ناچار بکە کە مل بدە ئەم سێ کەسایەتی بێ نەبیکە بە واجهەی وڵات بۆی بتوانێت مامەڵەی لەگەڵ چونکە هەم لە ناوخۆ قبوڵن ئەو سیانە ئەگەر بێن بەڕاستی قورس نییە چونکە لە ئێرانە خەڵکەکە قبوڵێتی وەکو شا وەکو مجاهیدین وەکو ئەوانە نین لە ناو خۆی ئێرانە پاڵپشتێکی بەهێزی هەیە و لە دەرەوەشا پەیوەندیەکی باشیانەیە کاکتۆرەکێکیش بۆ جەنابەت سەبارەت بەوەی کە ئەمریکا و ئیسرائیل بڵێن جەنگەکانیان بۆ یەکلا ناکرێتەوە بڵێنەوەی عێراق لە کۆتاییدا بینیمانەوەی ئەفغانستان ئەوەی ئێرانە بڵێن بەڵێ ئێستا خۆی دانوستانە ئایا ئەگەن بە ئەنجام یان ناگەن بە ئەنجام من بە بۆچوونی خۆم تا ئێستا هەردوو لە نەگەیشتونەتە چوارچێوەیەک لەسەری ڕێک بکەون لەسەر گفتووە تا ئێستا دوورن لە یەکتریەوە هەردوولا داخوازی خۆی باڵێ هەروەش هەر یەک چوارچێوەی خۆی هەیە و نەبووتە یەک بە چەندێ هەوڵی پاکستانیش لەو ڕۆ بە چەند لێدوانێک ئەوەی کە ئیبیسین بەڵام نەیانتوانیوە بەڵام دوای ئەوە چیە بێت دوای ئەوە ئایا ئەمە بەشێ بەردەوامە بێت گفتوگۆ تاکەی من بۆ یەچم طبعاً ئەمریکا بژاردەکانی زۆرن چونکە ئەمریکا وە کاک دکتۆر باسی کرد لە شەڕە هینی نییە یعنی بێڕەوشتە لە ڕاستیە مێژووە ئەڵێ یعنی دیارترینیان ئەوەی یابانە ئەوەی بەکارهێنانی چەکی کیمیاوی لە ڤێتنام بە شێوەیەکی فراوان و پشتیوانیکردنی سەدامە کە کیمیاوی لە هەڵەبجە وەغەیری وەغەیری وە کە ئەڵێ ئێران ئەگەڕێنمەوە بۆ چاخی بەردین ئەوە خۆ ڕوونە کاتی خۆی جۆرج بۆشی شوای کرد باەوەتی ئۆکسسیژینیان لێ ئەبڕم سوپاس دەکەم کاکتۆر کاتم تاوا بوو کاکتۆر بە کورتی کاتم تاوا ئەزانم هەموو ئەگەرەکان کراون یعنی هەم دانوستان دەست پێ بکاتەوە بەجێر لە جۆرەکان چونکە زۆر جار سەوباز هەیە کە لایەزال دوای ئەو 21 سعات گفتوگۆ کەم نییە 21 سعات گفتوگۆ لە واقعێکی تاڵە بۆ هەردوو لا تاڵ تاوان بۆ ئێرانەکان زۆرتر تاڵ چونکە زۆرترین زەرریان کرد بەڵام بۆ ئەمریکاش زۆر تاڵ بۆ چونکە شکۆی شکا بۆ شێوەیە کە ئەویست بە هەفتەیەک و بە چەند زەربەیەک ئیتر کۆتایی بەشتەکە بێنێ یعنی وانەیان وەرگرتووە لە یەک تێگەشتون بۆیە یعنی ئەگەر ئەو تێگەیشتنە پێویستی بە جەولەیەکی تری شەڕ هەبێت من قەنەعەتم وایە ئەمریکا هیچ مەناعەتی نییە ئەو جەولەی تری شەڕیش بکە بۆی گۆڕانکاریەک و کۆمەڵی خەڵکی تر بێتە پێشەوە بۆ ئەوەی دانوستانیان لەگەڵا بکە کە نەتیجەی کۆتایی شەڕەکە هەرەبێت دانوستان بێت چونکە ناتوانن یەکتری
بتوێنەوە سپاس بۆ ڕێز دکتۆر ئەمجەد محەممەد و دکتۆر بەهرۆزا بە مامۆستاکان سوپاسان دەکەم سپاس بۆ بینەرانی بڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ